لەیلا لەوەها ڕۆژێکدا پێی خست بۆ شارەوە، ئەوان بەیانی زوو گەیشتنە شار، بە درێژایی شەو بەڕێوە بوون. کاتێک ئەوان لە ئۆتۆمبیل دابەزین، شار تازە خەریک بۆ ڕەونەقی دەگرت و تا لەیلا هاتەوە خۆ. دوکانەکان کرانەوە و شقامەکان پڕبوون لە خەڵک. ئەو بۆ جاری یەکەم شاری دەبینی. خۆشحاڵ بوو، پێی لە عەردی نەدەکەوت. شار جوان بوو وەک خەونەکانی ئەو. تەنانەت بە ڕۆژی ڕووناکیش گڵۆپی دوکانەکان داگیرسا بوون و نووسراوی سەر شوشەی هەندێک لە دوکانەکان هەڵدەبوون و دەکوژانەوە. بەڵام لەیلا هیچی لەوانە نەدەزانی. ئەو خوێندنەوە نووسینی نەدەزانی. شار چەند هێندەی ئاوایی بوو، بە پێچەوانی ئاواییش قەرەباڵغ بوو. ئیبراهیم دەستی ئەوی گرتبوو لە قەرەباڵغیەکانەوە دەیبرد. بۆ کوێ دەچین ئیبراهیم؟ یانی تۆ نازانی؟ لەیلا پێکەنی چۆن بیزانم؟ دووبارە ئیبراهیم پرسی بەڕاستی نازانی؟ لەیلا وتی باوەڕ بکە. ئیبراهیم پێکەنی زۆر باشە، من پێت دەڵێم. ئێستا ئێمە خەریکین دەچین بۆ نووسینگە. نووسینگە لە کۆڵانێکی باریک و چۆڵدا بوو. چوونە کۆڵانەکەوە. ئیبراهیم بە قامکی ئاماژەی تەلارێکی خشتی کۆنەی پیشانی لەیلادا. نووسینگەی مارەبڕین لەوێیە، لە نهۆمی دووهەمی تەلارەکە. لەیلا پرسی باوکو دایکت ئاگادار ناکەیتەوە؟ بزەیەکی تاڵ کەوتە سەر لێوەکانی ئیبراهیم. باوکو دایکم لەکوێ بوو؟ من دایە گەورەیەکم هەبوو، ئەویش چەند ساڵێک لەمەوبەر تەمەنی درێژی دا بە تۆ. لەیلا سەری سوڕما. مەگەر ئەکرێ مرۆڤ باوکو دایکی نەبێت؟ ئیبراهیم وەڵامی دایەوە بۆچی ناکرێ؟ کاتێک کەسێک نەنکی گەورەی دەکات، بەو مانایەیە ئەو کەسە باوکو دایکی نییە ئیتر. ئیدی ئەمە سەرسوڕمانی ناوێ. تۆزێک بێدەنگ بوو درێژەیدایە. دایکم بەسەر سکەوە چوو. کاتێک منی دەهێنایە دنیاوە. باوکیشم 1-2 مانگ دواتر منی سپارتە دەستدایە گەورە و یەکێکی لە خۆی هەڵدا و ڕۆیشت. بۆ ئاو و زەوی قوتیدا. لەیلا پرسی ئیتر هیچ هەواڵێکی نەبوو؟ گەر هەبوایە پێم دەوتی. ئیتر لەیلا پرسیاری نەکرد. دڵی بۆ حاڵی ئەو سوتا بوو. بمبورە بێتاقەتم کردی، خۆزگانم پرسی بە. زۆریش باش بوو پرسیت. تێما بووم چۆن ئەم بابەتە پێ بڵێم. ئێستا خەریکبوون لە پلیکانەکان سەردەکەوتن و پلیکانەکان لە ئاڵێنێکی تەنگدا سوڕا و ئەوانیان گەیاندە نهۆمی دووەم. لە هۆڵەکەدا پیرەمێردێک لە پشت مێزەکەەوە دانیشت بوو. فەرموون بۆ کاری خێر هاتووینە خزمەتت. ئیبراهیم ئاماژەی بۆ لەیلا کرد لەسەر کورسیەک دابنیشێ. دواتر چووە پێشێ و بەرەو پیرەمێردەکە دانەویەوە. جۆرێک کە لەیلا نەبیستێ قسە گەلێکی لەگەڵ کابرا ئاڵوگۆڕ کرد. پیرەمێرد وتی خەرجی دەوێ؟ ئیبراهیم وتی ڕازیت دەکەم. پاشان دەستی کرد بە گیرفانی پانتۆڵەکەیدا و بەستەیەک پارەی دەرهێنا و خستێ سەر مێزەکە. پیرەمێردەکە سەیری بەستە پارەکەی کرد و وتی خانم تەنانەت فۆتۆکۆپی ناسنامەیشی پێ نییە. هیچ کەس بەم پارەیە مارەتان ناکات. ئیبراهیم بەستەیەکی دی لە گیرفانی دەرهێنا. ئەم جارە کابرا دەمی دابچڕی. ئینشاءالله پیرۆزە. دواتر هەستا و بەرەو ژووری مارەبڕین چوو. لە دەرگایدا و کێلوونەکەی چوڕاند. لە نێو دەنگی جاڕسکەری قاپیەکەدا چووە ژوورێ. لەیلا وتی هەز دەکەم خەریکە خەو دەبینم. ئیبراهیم دەستی گرت و وشی منیش باوەڕ ناکەم کە خەریکە پێک دەگەین. شادی لە چاوانی لەیلادا دەدرەوشایەوە و ئەو خەریک بوو بە ئارەزوەکەی دەگەیشت. لە خۆشحاڵیدا دڵۆپە ئەسرینێک لە گۆشەیەکی چاویدا نەخشی بەست. خۆزگە دایە گەورە و باوکو دایکم لێرە دەبوون. ئیبراهیم بەداغ بوو. بەڵێ جێگایان خاڵیە. دەنگی ناخۆشی قاپیەکەی ژووری مارەبڕین دووبارە بەرز بووە و ئەوانی لە خەیاڵیەکانیان دوورخستەوە. پیرەمێردەکە لە ناو دەرگاکەدا وەستا بوو. فەرموون هەستان و بەرەو ژوورەکە کەوتنە ڕێ. پیرەمێرد ئەوانی ڕێنمونی کرد بۆ ژوورەوە و دواتر دەرگاکەی ڕاکێشا و دایخست. ژووری مارەبڕین چکۆلە بوو. ڕەفەکانی دیوارەکەی کە پڕ بوون لە کتێب ژوورەکەیان چکۆلەتر پیشان دەدا. مارەبڕ پیاوێکی تەمەن مامناوەندی بوو. بە بینینی ئەوان هەستا و فەرمووی دانیشتنی لێکردن. ئەوان بەرامبەر ئەو لەسەر کورسیەکەیان دانیشتن. نیگەرانیەکی ئامێتە بە خۆشحاڵی بوونی لەیلای گرتبووەوە. مارەبڕ لە کاتێکدا کە فایلەکانی سەرمێزەکەی ئاڵوگۆڕ دەکرد پرسی جوان بیرتان کردوتەوە؟ ئیبراهیم وتی بەڵێ. لەیلا سەری بە نیشانی جەختکردنەوە دانەواند. مارەبڕ چاویلکەکەی دەرهێنا و پاکی کردەوە و کردیەوە چاوی کەواتە ئینشاءالله پیرۆزە. پاشان تۆمارێکی گەورەی کردەوە و کەوتە نووسینی ناونیشانی ئەوان. کاتێک لەیلا ناوی باوکو دایکی برد چووە فکرەوە و خۆی لە حەوشەی ماڵەکەیان بینیەوە. باوکو دایکی لەسەر بالکۆنەکە وەستا بوون و سەیری ئەو و ئیبراهیمیان دەکرد. ئەوان ناڕەحەت و دڵشکاو دەبینران. کتوپڕ دەنگی باوکی لە گوێیدا زرینگایەوە کە بانگی ئەوی دەکرد لەیلا. لەیلا وەڵامی دایەوە بەڵێ. مارەبەر دووبارە پرسی ئایا من وەکیلم تا تۆ لە ئیبراهیمی کوڕی ئەحمەد مارە بکەم؟
ئێستا لیلا بەرامبەر دایکی وەستا بوو. دایکی ناوچەوانی ماچ دەکرد. حاڵت باشە کچەکەم؟ لیلا وەڵامی دایەوە بەڵێ. مارەبڕ بۆ سێمین جار پرسیارەکەی کردەوە ئایا من وەکیلم تۆ لە ئیبراهیمی کوڕی ئەحمەد مارە بکەم؟ لیلا ئاگای لە خۆی نەبوو. مارەبڕ چاوەڕێمە. بە ئاماژەی چاو لە ئیبراهیمی پرسی. لیلا خەیاڵی لەکوێ و ئیبراهیم وتی بووکێ چووە گوڵ بێنێ. بەدەنگی ئیبراهیم هاتەوە خۆ و لە ساتێکدا ماڵە باوان لەبەر چاوی ون بوو. مارەبڕ وتی پیرۆزە ئینشاءالله پیر و خەڕۆ بن. پاشان تۆمارەکەی سوڕاند تا ئەوان بە پەنجەمۆری بکەن. کەی وێنەکانتان دەهێنن؟ ئیبراهیم وتی هەر ئەمڕۆ تا یەک دوو کاتژمێری دی. ئیتر لەوێ کارێکیان نەبوو. هەستان و ماڵاواییان لە مارەبڕ و ئەو پیرەمێردەیش کرد کە لە هۆڵەکە لە پشت مێزەکەیەوە دانیشت بوو. لە پلیکانەکان هاتنە خوارێ و یەکسەر بەرەو وێنەگرەکەی بەرامبەر تەلارە خشتێکە چوون. لە خۆشحاڵیدا پێیان ئەرز نەدەکەوت. ئیبراهیم وتی ئێستا ئیتر تۆ هاوسەری منی. لیلا پێکەنی من کەنیزەکی تۆم. شەرم و گۆناکانی سوور هەڵگەڕاند. هەستێکی سەیری هەبوو. گەورەتر بوو. ئیبراهیم پرسی من زۆر خۆشحاڵم ئەی تۆ؟ خۆشحاڵی من بەندە بە خۆشحاڵی مێردەکەمەوە. ئەو بە هەموو بوونیەوە وابەستەی ئیبراهیم بوو. هەستی دەکرد بەشێکە لە بوونی ئیبراهیم. ڕوخساری بە لەچکەکەدا پۆشی و تا ئیتر هیچ نامەحرەمێک نەیبینێ. وێنەگەر وتی ناکرێ بەم جۆرە وێنەت لێ بگیرێ. ئیبراهیم ئاماژەی بۆ کرد لەچکەکەی لابەرێت. دوای نیو کاتژمێر وێنەکانیان ئامادە بوو. وێنەگرەکە وێنەی خێرای گرتە بوو. لە وێنەگریەکە هاتنە دەرێ. دەبوو وێنەکانیان ڕادەستی مارەبڕ بکردایە. لیلا لە پێش دەرگەی تەلارە خشتێکە چاوەڕێمە تا ئیبراهیم لە پلیکانەکان سەر بکەوێت و وێنەکان بداتە مارەبڕ. ئیبراهیم سەرکەوت و دوای چەند خولەکێک هاتە خوارێ. ئیبراهیم پرسی دەتوانی بڵێ ئەم جارە خەریکین بۆ کوێ دەچین؟ لیلا وتی بێگومان دەڕۆینە ماڵێ. ئیبراهیم وەڵامی دایەوە ناچینە ماڵێ. باش بیر بکەرەوە. فکرم بۆ جێیەک ناچێت. یەکسەر ئیبراهیم وتی بۆچی نابێ فکرت بۆی نەچێت؟ خەریکین دەچین بۆ بازار ئیتر. بازار جێگەیەک بوو لە تەنیش گەورەترین گۆڕەپانی شارەوە. لەو شوێنەوە کە ئەوانی لێبوو. تا ئەوێ ماودایەکی زۆر نەبوو. لە کۆڵانەکەوە چوونە سەر شەقامەکە و تا کۆتایی شەقامەکە ڕۆیشتن و بەر لەوەی قسەکانیان گوڵ بگرێت گەیشتنە بازار. لە پێش دەروازەی بازارەکە ئاپۆرایەکی زۆری خەڵک هەبوو. لیلا تا ئێستا ئەو هەموو خەڵکەی لە جێگایەک نەبینی بوو. کتوپڕ دەستم بەر نەدەی مرۆڤ لێرە زوو ون دەبێت. ئیبراهیم پێکەنی دەستت بەردەم مەگەر شێتم تازە دەستم گرتووی. ئەمەی وت و دەستی لیلای گوشی جۆرێک کە لیلا بە نازەوتی هێواش پەنجەکانت شکاندم. ئەوان لە ساتێکدا تێکەڵی قەرەباڵغیەکە بوون و لە نێو خەڵکەکەدا ون بوون. نیوەڕۆ بوو تا دووبارە لە قەرەباڵغیەکە بێنە دەرێ چەند کاتژمێرێکیان خایان. کاتێک لە بازار چوونە دەرێ جلی تازەیان لەبەر کردبوو. لیلا لەگەڵ ژنانی شاردا بەموو جیاوازی نەبوو. هیچ کەس لەوانەی ئەویان دەناسی نەیان دەتوانی ئەو لە ژنانی دیجا بکەنەوە. تەواو گۆڕابوو. ئەوان تا خۆراوە لەسەر شەقامەکانی شار گەڕان و کەیفیان کرد. ئەو ڕۆژە لیلا ئەو جێگایانەی بینی کە تا ئێستا نەیبینی بوو. ئەو کەیف و سەفایانی کرد کە نەیکردبوو. ئەوان ئەو ڕۆژیان لە وێنەی ڕەش و سپیدا تۆمار کرد و پاشان بەدڵی شادەوە چوونە ماڵێ. ماڵەکەی ئیبراهیم شوقەیەکی بچووک بوو. دەکەوتە سەر شەقامێکی کشومات. ماڵەکە جوانە. لیلا وتی. ئیبراهیم وەڵامی دایەوە ئێرە ماڵی من نییە ماڵی تۆیە. دواتر درێژەیدایە بمبورە ئەگەر شپرزە ئاخر ئەم کارە زۆر کتوپڕ ڕوویدا و گەرنا بێگومان ڕێک و پێکم دەکرد. لیلا بە قامکی شایەتومان لێوەکانی ئەوی درو بەسە زۆریش ڕێک و پێکە. ئیبراهیم وتی بە هەر حاڵ ببورە. لیلا پێکەنی ئیدی قسەیەکت نییە؟ ئیبراهیم وەڵامی دایەوە بەڵام نازانم لەکوێوە دەست پێ بکەم. شەو داهاتەبوو. دەبوو پەردەکانیان دابایەتەوە و دایاندایەوە. هێدی قسەکانیان گۆڕا بۆ چپەچپ و ڕووناکی تێیبڵ لامپەکەیش ئەو چپەچپەی خەوناوی کرد. ئیدی ئەوان یەک کەس بوون و لەسەر دیواری ژوورەکە سێبەری یەک کەس دەبینرا. چەنگەی خۆراوا بوو. خۆر دەڕۆیشت تا لە پشت فیاکانەوە ون بێت. سەرۆکی بنکە و کێوخا سواری پاس بوون تا جادەکان تێپەڕێنن و بگەنە شاری سنووری. ئەوان دەچوون بۆ شار تا بەڵک و لیلا بدۆزنەوە. پێدوایە کەی دەگەینە شار؟ کێوخا پرسی. هاشم وەڵامی دایەوە گەر سبەی بەیانی ڕووداوێکی تایبەت نەقەومێ. خێرا پرسی مەگەر تا ئێستا نەچوویتە ئەوێ؟ چووم بەڵام ساڵانێک لەمەوبەر ئەوسا گەنج بووم. چاوی بڕیە دوورە دەستەکان و کەوتە گێڕانەوەی سەفەرنامەکەی. وتی کە ئەو سەردەمە ئۆتۆمبیل نەبووە و
ئەو بە ئەسب ئەم ڕێگەی تێی کردووە. لەسەر کورسیەکە کەمێک خۆی چاک دەکرد و تاوی ئەسپەکەی دەدا و لە هەورازی جادەکە سەردەکەوت. هاشم خەو بردبیەوە، بەڵام کوێخانەی دەبڕیەوە و ئێستا ئەسپەکەی بە دارێکی تەنیش جادەکەەوە دەبەستەوە و تا کەروێشێک ببرژێنێ. کاتی زۆر نەبوو تا دنیا ڕووناک بوو دەبوو داری کۆکردایەتەوە. شەو دادەهات. هاشم باوێشکیدا، من خەوم دێ. کوێخا بێبایەق بە قسەکەی ئەو لە ساتێکدا ئاگرەکەی کردەوە. پێسی کەروێشکەکەی گرو کەوتە برژاندنی. بەڵام دەرفەتی دەست نەکەوت دەنگی جز و بزەکەی بگەیەنێتە گوێی هاشم. ئەو خەوی لێکەوتە بوو. نزیکەی لە نیوەی ڕێگە بوون و پاسی ئاواییەکە بەو پەڕی خێرایی لەسەر جادەی گڵ دەچووە پێش و کڵی تاریکی شەق دەکرد. جگە لە کوێخا هەموو سەرنشینەکان نووست بوون. گۆرانیەکی خۆش کە لە ڕادوی ئۆتۆمبیلەکەەوە بڵاو دەبەوە کەشەکەی خەوناوی کردبوو. سەفەر گەر بۆ کەیف و سەفا بێت خۆشە، بەڵام سەفەری هاشم و کوێخا بەم شێوە نەبوو. هەر بۆیەش کاتێک هاشم پێڵوەکانی خستە سەریەک بەفردای کرد و چقەڵەکان هێرشیان بەرەو ئاوایی هێنا. ئێستا چقەڵەکان لە نزیک گوندەکە بوون و هاشم لە بەرامبەریاندا وەستا بوو. نەیدەهێش بچنە گوندەکە. بەردەوام تەقەی لێ دەکردن و لێکدا دەمانچەکەی پڕ و خاڵی دەبەوە، بەڵام چقەڵێک نەدەکوژرا. وەک بڵێ ئەو ناوچەوانی ئەوانی نەکرد بێتە ئامانج، نەیدەتوانی کارێک بباتە پێش. ئۆتۆمبیلەکە تەکانێکی توندی دا و ئەو لە خەو ڕاپەڕی. هەموو نووست بوون، دووبارە چاوی نوقاندەوە. چقەڵەکان ئەویان تێپەڕاند و جادەکە پڕ بوو لە تاسە. دیسان ئۆتۆمبیلەکە تەکانێکی توندی دا، دیسان ئەو لە خەو ڕاپەڕی. هەوڵی دا نەخەوێ، بەڵام پێڵەوەکانی کەوتنە سەریەک. دەنگی قیژە و شیوەن لە ئاواییەکەوە دەهات. چقەڵەکان ئاواییەکەیان ونجر دەکرد. پەردەیەکی خوێنین لە پێش خەونەکەیدا ڕاکێشرا و ترس بوونی گەماڕۆدا خەبەری بۆوە. شەڵاڵی ئارەقە بوو. کوێخا لە پەنایەوە چوو بۆ خەوێکی قوڵەوە و دەیپرخان. لە پەنجەرەکەوە سەیری دەرەوەی کرد. دنیا خەریک بوو ڕووناک دەبەوە. دەشتوچیەکان لە ڕێزێکی درێژدا لە بەرامبەریەوە تێدەپەڕین و شنەی بەیان ئارەقەی وشک دەکردەوە. کوێخا هەستە گەیشتین. کوێخا کڵاوەکەی لەسەر چاوەکانی لادا. بەیانیت باش جەنابی ئەفسەر؟ بەیانیت باش. توانیت بنووی؟ نا کوێخا، تا بەیانی خەوی ناخۆشم بینی. بێگومان بە فکر و خەیاڵەوە نووستووی. بەڵێ زەینم پەرێشانە. خەوی چیت بینی؟ بۆت دەگێڕمەوە. کاتژمێرێک دواتر کاتێک لە میوانخانەکە بوون، هاشم ئەو خەونی بۆ کوێخا دەگێڕایەوە کە بینی بووی. کوێخا دوای بیستنی خەونەکەی ئەو پیاڵەی چایەکەی لە دەمی دوورخستەوە و وتی لێکدانەوەیەکی تایبەتی نییە، خەوی ناخۆش لێک نادرێتەوە. هاشم وتی هەستێکی خراپم هەیە. کوێخا وتی هەوڵ بدە لە بیری بکەیت. هاشم بێتاقەت بوو. خەونەکە کاریگەریەکی خراپی لەسەر ڕۆحیەتی دانابوو، بە جۆرێک کە نەیدەتوانی بەرچایەکەی بخوات. بەرچایەکەت بخۆ، بە قورقمدا ناچێتە خوارەوە. خۆر لە پەنجەرەی ژووری میوانخانەکەەوە بە شێوەیەکی تەواو دەبینرا. هاشم سەیرێکی کاتژمێری قەت دیوارەکەی کرد و هەستا. کوێخا پرسی وەکوێ بم پەلەپەلە؟ دەبێ بچم بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیس و ڕووداوەکە بۆ سەرۆک پۆلیسی شار بگەڕمەوە. ئەی دواتر هاشم لە کاتێکدا کە دەرگای ژوورەکەی بەڕووی خۆیدا داخەزوتی دواتریش دێمەوە ئێرە تا بزانم چ خاکێک بکەین بەسەری خۆماندا. کوێخا تاویستی بڵێ بەسڵامات ئەو ڕۆیشت بوو. دوای ڕۆشتنی هاشم کوێخا پێی باش بوو کەم خەویەکەی خۆی قەرەبوو بکاتەوە. کوێخا تەمەنێکی تێپەڕاندە بوو. بەرگەی بێخەوی نەدەگرت. هەر لەوێدا کە پاڵی بە دیوارەکەوەدا بوو کڵاوەکەی ڕاکێشایە سەر چاوەکانی و خەوی لێکەوت. دوای 2-3 کاتژمێر کە هاشم گەڕایەوە میوانخانەکە ئەو هێشتا نووست بوو. کوێخا ها خەوتی؟ بە دەنگی هاشم لە خەو هەستا. بەڵێ کوتوپڕ خەوم لێکەوت. لە کاتێکدا کە لە جێگەکەیدا جوڵەجۆڵی بوو پرسی چیت کرد؟ چوون بە وردی ڕووداوەکەم بۆ گێڕایەوە. هەڵبەتە زانیاری لەمە ڕووداوەکە هەبوو، بە هەر حاڵ خراپ نەبوو. کەی راپۆرتتدا بوو؟ ڕۆژی دوای ڕووداوەکە. باشە سەرۆکی پۆلیس چی وت؟ وتی گەر کەسێکی جێی گومانمان بینی بێگومان دەستگیری دەکەین. دواتر کوێخا پرسی ئێستا بەرنامەمان چییە؟ دەچینە دەرێ، دەبێت سەر لە هەموو گەڕاجەکان بدەین. کوێخا لە کاتێکدا کە چاکەتەکەی لەبەردەگرت پرسی لەبەر چی؟ ئێستا خێراکە بۆت باز دەکەم. ئەو لەسەر پلیکانەکان بۆ کوێخای ڕوون کردەوە کە ئەوان هیچ زانیاریەکیان لەسەر کابرای غەریبە نییە، جگە لەوەی کە شۆفێری ترێلەیە. سەرەتا دەبێ ئەو بدۆزنەوە پاشان لەیلا. کوێخا پرسی ئاخر چۆن خۆ ئێمە نایناسین؟ جار بوو کوێخا لە بابەتەکە نەگەیشتووە. هاشم وتی دەبێ لە شۆفێرانی ترێلە بپرسین.
کە ئایا لە نێو ئێوەدا کەسێک تازە هاوسەرگیری کردووە یان نا، بەڵکو بتوانین سەرەداوێک پەیدا بکەین. کوێخاوتی ئافەرین، بەڕاستی سەرۆکی بنکەی. هاشم و کوێخا لە میوانخانەکە چوونە دەرێ. دوای نزیکەی کاتژمێرێک ڕێگابڕین، بەر لەوەی کوێخا جگەرەی دووەمی پێ بکات، گەیشتنە گەراجێکی کۆنە کە لەسەر لقەشەقامێک ناوە و پڕ بوو لە ترێلە. کوێخا بە بینینی ترێلەکان دڵی خۆش بوو، شادی گەڕایەوە چاوەکانی. شێری دایکت حەڵال بێت، جەنابی ئەفسەر. ئەو پیرەمێردەی لەسەر کورسیەکی پێش دەرگای گەراجەکە دانیشتە بوو پرسی: چیتان دەوێ؟ هاشم دوای پیشاندانی ناسنامەکەی وتی: یەکێک لە شۆفێرەکانی ترێلەی کچێکی لە ئاوایەکەی ئێمە هەڵگرتووە بۆ ئێرە. واتە هێناویەتی بۆ شار، من دەمەوێ بیناسمەوە. ناوی چییە؟ ئیبراهیم. گەر ڕاستی وت بێت. لەم جۆرە کاتانەدا ڕاست ناڵێن، خۆتان باشتر دەیزانن. دواتر پرسی: شێوەی چۆنە؟ لێرەدا کوێخا دەستپێشخەری کرد و بە ڕوخسەتی هاشم کەوتە کێشانی قیافەی کابرای غەریبە، هەمان قیافەی کێشە کە لە جوڵەی دەستەکانی بولودەوە دەستی کەوتبوو. پیرەمێر وتی: لێرە هەموو شۆفێرەکان چوارشانە و سمێڵزلن، من چۆن بزانم ئێوە بە دوای کێدا دەگەڕێن؟ هاشم پرسی: لە نێو شۆفێرەکانتانە کەسێک دەناسی تازە هاوسەرگیری کردبێت؟ پیرەمێردەکە دوای کەمێک بیرکردنەوتی: نا. دواتر درێژەیدایە: من ئەمانە باش ناناسم. هاشم تووڕە بوو: ئەی تۆ کێ دەناسی؟ پیرەمێردەکە کتوپڕ بەدەنگی بەرزوتی: هیچ کەس. پاشان لە کاتێکدا کە لە جێگەی خۆی هەڵدەستا هاواری کرد: بێزارت کردم، لە شۆفێرەکان بپرسە بۆچی لە من دەپرسی؟ مەگەر من لێرە چ کارم؟ پاشان بە قامخی ئاماژە ژوورێکی لە ناو گەراجەکەدا پیشاندا وتی: چەند کەسێکیان لەوێن، بڕۆ و لەوان بپرسە. هاشم و کوێخا بەرەو ژوورەکە کەوتنە ڕێ. لە پەنا ترێلەکانەوە تێپەڕین و گەیشتنە ژوورەکە. دەرگای ژوورەکە کرابەوە. سێ پیاوی زەبەلاح لەوێ دانیشتبوون و نێرگەلەیان دەکێشە. یەکێک لەوان بە بینینی هاشم و کوێخا هەستا: فەرموون. هاشم وتی: دەمویست چەند چرکەیەک کاتتان بگرم. هەمان پیاوتی: نۆکەرتم فەرموو. هاشم وتی: من سەرۆکی بنکەی پۆلیسم، دەمەوێ هاوکاریم بکەن. کابرا قسەکەی پێبڕی: بەندەیش غوڵامتم، مەبەستم ئەوەیە ناوم غوڵامە. بە نیشانەی ڕێژ دەستی خستە سەرسنگی: هەڵبەتە بە ناسنامە ناوم ئەسکەندەرە، بەڵام من پێم خۆشە غوڵام بم. دواتر درێژەیدایە: گەر کارێک هەبێت لە خزمەتدا. هاشم لە کاتێکدا کە ناسنامەکەی پیشانی ئەو دەدا وتی: چەند پرسیارێکم لە ئێوە هەیە، مەمنون دەبم گەر وەڵام بدەنەوە. غوڵام وتی: فەرموو. وەک بڵێ ترسا بێت یەکسەر پرسی: شتێک ڕوویداوە جەنابی سەرۆک؟ هاشم وەڵامی دایەوە: نا، تەنیا بۆ ڕوونکردنەوەی بابەتێک هاتووم بۆ لای ئێوە. بابەتی چی جەنابی سەرۆک؟ بەسەرهاتەکەی دوور و درێژە، گەر تۆ بەڕاستی وەڵامی پرسیارەکانی من بدەیتەوە لوتفێکی گەورەم پێ دەکەیت. غوڵام وتی: فەرموو. خۆ من وتم لە خزمەتدا. هاشم پرسی: لێرە شۆفێرێکتان هەیە بە ناوی ئیبراهیم؟ بەختەوەرانە یا بەداخەوەنا؟ لە هاوکارەکانتان کەسێک هەیە تازە هاوسەرگیری کردبێت؟ نا، پێم وانییە. ڕوویکردە یەکێک لە هاوڕێکانی: ئاسی، ئەم ماوەیە کەس لە کوڕەکان هاوسەرگیری کردووە؟ ئاسی مژێکی قۆڵی لە نێرگەلەکەی داوتی: پێم وانییە، گەر کەسێک کارێکی وای بکردایە بێگومان ئێمە ئاگادار دەبووین. بێوچان لەو پیاوەی پرسی کە بەرامبەری دانیشت بوو: مەگەر وانییە خسرە و سمێڵ؟ خسرە و لە کاتێکدا کە بەڕاوەشاندنی سەر جەختی لە قسەکەی ئەو دەکردەوە بە تێزە پێکەنینێک گوتی: جەنابی سەرۆک، لێرە هەموو تەلاقی دەدەن، کەس حوسڵەی هاوسەرگیری نییە. لە کاتێکدا کە سمێڵی دەجوو درێژەی دایە: لێرە هەموو ژن و منداڵیان هەیە و هەمویان لەم بارودۆخەدا ماونەتەوە و بە بۆچوونی من گەر سەر لە گەراجێکی دی بدەیت خراپ نییە، بمبورەها پڕکێشیشم کرد. هاشم پرسی: واتە لە ناو ئێوەدا مرۆڤی زگورتی پەیدا نابێت؟ غوڵام وتی: بۆچی نا؟ بۆ نمونەیەکێکیان منم، بەڵام کەڵکی چییە؟ دڵ و دەماغی ئەم کارم نییە. خسرە وتی: ئەوەی وتم سەر لە گەراجێکی دی بدەن. لێرە ئەو تاکوتوکە زگورتیەی هەیشە، لە ئێمەش کە ژن و ماڵمان هەیە بێحەوسەڵەترن. هاشم یەکێک سەیری کردن، شتێک لە چاوەکانیاندا سەرنجی ڕانەدەکێشا، بەڵام بۆ ئەوەی دڵنیابێت دووبارە پرسی: لێرە کەسێک هەیە دوو ژنی هەبێت؟ غوڵام وەڵامی دایەوە: نا جەنابی سەرۆک، ئێمە هەموو هاوکارەکانمان دەناسین، لێرە نمونەیەکی وا پەیدا نابێت. هاشم ئیتر کاتی بە فیڕۆ نەدا: ببورن، بێزارم کردن، نۆکەرتین. غوڵام وتی: نۆکەرتین؟ خسرە وتی: ئەسیش وتی: بەسڵامەت. هاشم و کوێخا کەوتنە ڕێ تا بچن بۆ گەراجێکی تر.
کوێخا خەمبار و نائومێد دەهاتە بەرچاو. پێم وانییە بتوانین ئەنجامێکمان دەست بکەوێت. چەند زوو نائومێد بووی، هێشتا سەرەتای ڕێگەیە. پێم وایە ڕێگە دەبینە شوێنێک. ئەی بوونە، گەر خودا بیەوێ بێگومان سەرەداوێک دەدۆزینەوە. لە درێژەی قسەکردنەکانیاندا گەیشتنە گەراجێکی تر، بەڵام ماندوو نائومێد نەبوون کە لە ڕێگەدا هاتبوون هێزیاندا بۆ دڵی خۆیان. ئەوان دەبوو بە هەر جۆرێک بووە کابرای غەریبەیان بدۆزیایە و ئەو بڕیارەیش هێزێکی تازەی بەوان بەخشی بوو. شوێنپێی نامەردێک دەگاتە ئێرە، یارمەتیم بدەن تا دەستگیری بکەم. هاشم وتی و چەند کەسێکیش لە شۆفێرانی ترێلا کە لە ژووری پاسەوان دانیشتبوون وەڵامیاندایەوە. ئێرە هەمووی مەردە، گەر بە شوێن نامەردا دەگەڕێی بڕۆ سەر لە گەڕاجێکی دی بدە. گەر لێرە لە نێو ئێوەدا بێت چی؟ شتی وانییە. هاشم دەنگی نزم کردەوە. لە نێو ئێوەدا کەسێک هەیە تازە هاوسەرگیری کردبێت؟ یەکێک لە شۆفێرەکان وەڵامی دایەوە. بەڵێ، عەباسە خەتەر تازە ژنی هێناوە. فەرمایی شتێکت هەبوو؟ بووکەکە دەناسن؟ بەڵێ، بۆچی؟ دەمەوێ بزانم. بووکێ خوشکی خۆمە. وەڵامەکان هەڵیت و پەڵیت بوون. ئەم وەڵامانە هیچ گرەیەکی لە کارەکەی ئەوان نەدەکردەوە. پێیان باش بوو سەر لە گەراجێکی دیش بدەن، بەڵام گەر لە بەدشانسی ئەوانیش بووە وەڵامەکان تا ڕادەیەک لەم وەڵامانە دەچوون. کەسێکی وا ناناسین؟ ئەشێ شۆفێری گەراجێکی تر بێت. تکایە بێزارمان مەکەن. ئێمە خۆ هەڵ ناقورتێنی لە ژیانی تایبەتی هاوکارانمانەوە. خەریب و دنیا تاریک دەبوو. ناچار بەرەو میوانخانەکە بەڕێکەوتن. حوسڵەیان نەبوو پێکەوە قسە بکەن. ماندوو کفت بوون. نەیانتوانی بوو کارێک بکەن و ئەم بابەتەیش ماندوێتی ئەوانی زیاتر دەکرد. کاتێک گەیشتنە ئەوێ شەو داهاتبوو. کوێخا و هاشم هەر یەکەیان لە جێی خۆی ڕاکشا و لە بێدەنگیدا چوونە فیکرەوە. ئەوان بیریان لە لەیلا و کابرای غەریبە دەکردەوە. ئەوەی کە چۆن شوێن پێیان بدۆزنەوە و خێزانی ڕەجەب لە نیگەرانی دەربهێنن و دەمی خەڵکی ئاوایی دابخەن، کوێخا و هاشم دەترسان لەوەی دەست بەتاڵ بگەڕێنەوە ئاوایی. هێز لە دڵیاندا نەمابوو. ئاواییەک چاولەڕی ئەوان بوو، ئەوانیش دەبوو کارێکیان بکردایە. لەیلا و ئیبراهیم لە ماڵی خۆیان لە پێش پەنجەرەکەەوە وەستا بوون و ئەستێرەکانی خۆیان پیشانی یەکتری دەدا و تاقە شتێک کە بیریان لێ نەدەکردەوە ئاواییەکە بوو. ئەوان بیریان لە باخێکی جوان دەکردەوە لەو دیو شار و گوندەکانەوە کە باڵندەکان لەوێدا ئەفسونایی دەیان خوێند و دارەکانی هەر چوار وەرزەکە سەوز بوون. گەر هەمیشە بەم جۆرە بێت زۆر جوانە. لەیلا دەیوت و ئیبراهیم بە تۆنێکی دروستکراو وەڵامی دەدایەوە. جوانی ژیان بە جوانی تۆیە. لەیلا بە ناز و عیشوەوە هێشوەترەی بەرەودەمی ئیبراهیم دەبرد و ئەو تا دەیویست بیگرێت لەیلا لە دەستی دەکێشایە دواوە. دواتر پێدەکەنی لە ناخی دڵەوە پێدەکەنین. دیسان لە میوانخانەکەدا کوێخا بیری لە ئابڕووی لە دەستچوو دەکردەوە و هاشم لەوەی کە بەبێ توانا بناسرێت میلی کاتژمێری قەت دیوارەکە نەدەچووە پێش، وەک بڵێ کات وەستا بێت. هاشم لەسەر خۆوتی هیوادار نیم، بە هەر حاڵ دەبێت دیسان بڕۆین بۆ گۆشە و کەناری شار و گوێیەک هەڵخەین. کوێخا پرسی جێگەیەکی تایبەتیت مەبەستە؟ هاشم وتی جوزانم، بەڵکو سەرێک لە چەند قاوەخانەیەک بدەین کە شوێنی کۆبوونەوەی ئەم جۆرە خەڵکانەیە. بێ ئەوەی بیانەوێ دووبارە بێدەنگ بوون. بەدڵێکی شەو تێپەڕی بوو. دەبوو بنون. خەریک بوو پێڵوەکانیان قورس دەبوو. لە هۆڵی میوانخانەکەەوە دەنگی گۆرانیەکی خۆش و کەس دەگەیشتە گوێ. کوێخا هەر کە ڕاکشا خەوی لێکەوت. بەڵام هاشم لەگەڵ ئەوەی پێویستی بەخەو بوو خەوی لێ نەدەکەوت. فکری ئالۆز بوو بە جۆرێک کە کاتێک نووست کەوتە وڕێنەگرتن. ئاخەری دەتدۆزمەوە. کابرای غەریبە پشت لەو ڕای دەکرد، بەڵام ئەو توانای ڕاکردنی نەبوو. کابرای غەریبە چوو سواری ترێلەکەی بوو کاری پێکرد. هەوڵ بدە ڕاکەیت، گەرنا مێشکت داغان دەکەم. پاشان دەستی برد دەمانچەکەی لە کیفەکە دەربهێنێ، بەڵام کیفەکە بەتاڵ بوو. تفلەم شانسە. کابرای غەریبە لە کاتێکدا کە خەریک بوو لە پێکەنیندا دەتەقی لە پشت سۆکانەکەەوە دانیشت بوو بەسەر گوندەکەدا دەڕۆیشت و خانووەکان یەک دەڕووخان و دادەچوون. کانیاوەکان کوێر دەبوونەوە، گەنمەجارەکان لەگەڵ خاک یەکسان دەبوون. بە من دەڵێن هاشمی کوڕی عەباسقوڵی، ڕۆژێک کارت تەواو دەکەم. ئێستا ترێلەکە ڕۆیشت بوو.
ئەو تەنیا لە نێو وێرانەکانی ئاواییدا دەهات و دەچوو فرمێسکی دەڕەشت. کوێخاوتی تۆ دەگریت؟ چاوی هەڵهێنا کوێخا بەبان سەریەوە بوو. کوێخاوتی دوو کاتژمێرە بانگت دەکەم، گوێت لێم نییە؟ هاشم نیوە هەستا. دیسان خەریک بوو کابوسم دەبینی کوێخا. دواتر دەستی بە چاوەکانی داهێناوتی کاتژمێر چەندە؟ 7 بەیانی. دەبێ هەستم، ئەمڕۆ کارمان زۆرە. دوای کاتژمێرێک ئەوان لەسەر شەقامەکان بە دوای کەسێکدا دەگەڕان کە نەیان دەناسی. لە گۆشە و کەناری شار لە هەر جێگەیەک ترێلەیان دەبینی دەچوون و هەر جۆرێک بووە قسەیان لەگەڵ شۆفێرەکەی دەکرد. سەریان لەو قاوەخانانە دەدا کە شوێنی کۆبوونەوەی شۆفێرانی ترێلە بوو، بەڵام هەرچەند دەگەڕان کەمتریان دەست دەکەوت. هەمویان درۆ دەکەن، دەبێ ئەمانە زنجیر بکرێن. هاشم دەیوت و دواتر درێژەی دەدایە. ئەمانە تەنیا لەژێر مشت و لەقەدا قسە دەکەن. کوێخا دڵنەوایی دەکرد. هەوڵ بدە تووڕە نەبیت، ڕەنگە خواستی خوداوا بوو بێت. هاشم نەیدەتوانی بەر لە خۆی بگرێت. تۆ ئەمانە ناناسی کوێخا، نازانی لە پێش ئەم ڕوخسارە مەردانەیەوە چ نامەردیەک خۆی مەڵازداوە. کوێخا وەڵامی دەدایەوە ناحەق دەڵێی، ئینسافت ژێرپێنە، هەوڵ بدە زاڵ بیت بەسەر خۆتدا. دواتر ڕازی دەکرد. ئەشێ لە هەر دەستە مرۆڤێکدا نامەرد دەستکەوێ، بەڵام ئەمە نابێتە بەڵگە کە هەموو خەڵکی ئەو دەستەیە نامەرد بن. هاشم دەچوە فکرەوە و دوای تۆزێک لە وتەکانی خۆی پەشیمان دەبووە. تۆ ڕاست دەکەی کوێخا، من توند ڕۆیشتم. ڕاستیەکەی بەدەست خۆم نییە. کاتێک قیافەی مەزلومی باوک و دایکی لەیلا دێتە پێرچاوم کرد دەگرم. ئەوان ئەو ڕۆژە تا خۆرئاوا شاریان بە پێوەدا، بەڵام دیسان نەیانتوانی شوێن پێی کابرای غەریبە هەڵبگرن تا بگەنە لەیلا و خۆرئاوا بە پێی بڕیاری پێشوو سواری پاس بوون تا بگەڕێنەوە ئاواییەکە. هاشم وتی من ڕووم نایە سەیری چاوانی ڕەجەب بکەم. کوێخا وەڵامی دایەوە منیش هەروە، بەڵام چارە چییە؟ تۆزێک بێدەنگ بوو، درێژەی دایە. ئێمە هەوڵی خۆماندا، باشە، نەکرا ئەنجامێکمان دەست بکەوێت، چی بکەین؟ پاشان لە حاڵێکدا کە سەبیلەکەی پڕ دەکردوتی ڕەنگیشە ئێستا لەیلا و کابرای غەریبە لە ئاواییەکە بن و ئێمە لێرە خەریکە هەروە لە خۆڕا خەفەت دەخۆین. ویستی پێ بکەنێ، بەڵام دڵی ڕازی نەبوو. هاشمیش بایەقی بە قسەکەی ئەو نەدا. دوور بوو کابرای غەریبە لەیلا بگێڕێتەوە ئاواییەکە. پاسەکە بەرەو تاریکی دەچووە پێش. هەور سەرانسەری ئاسمانی داپۆشی بوو، وەک ئەوەی پێشتر هەرشینیش نەبوو بێ. کاتێک لەیلا چووەتە نێش پەنجەرەکەوە خەفەت چەنگی لە دڵی گیر کرد. کاتێک لە گوندەکە خۆر ئاوا دەبوو، ژنان لە کۆڵاندا لە دەوری یەکتری خڕدەبوونەوە و دەمەتەقەیان دەکرد. بەڵام لێرە بارودۆخەکە جیاواز بوو. پەیوەندی مرۆڤەکان دڵسۆزانە نەبوو. هەستی بە غوربەت دەکرد. گەردەنگی زەنگی دەرگانە هاتایە بێگومان دەکەوتە گریان. کێیە؟ منم ئیبراهیم. چوو دەرگاکەی کردەوە. ماندوو نەبی، بۆچی درەنگکەوتی؟ زۆر سپاس. لە کاتێکدا جانتای پڕ لە میوەی لە دەستی ئیبراهیم وەردەگرت دووبارە پرسیم بۆچی درەنگکەوتی؟ ئیبراهیم سەیرێکی کاتژمێری قەت دیوارەکەی کرد و وتی خەیاڵت لەکوێیە؟ تازە کاتژمێر 7. نیو کاتژمێر زووتریش هاتوومەوە. میلەکە لەسەر کاتژمێر 7 بوو، بەڵام دیسان لەیلا دڵنیا نەبوو. دڵنیای کاتژمێرەکە دوانەکەوتووە؟ ئیبراهیم وتی بۆچی دەبێت دوا بکەوێت؟ تازە باتریەکەیم گۆڕیوە. ئەی بۆچی من پێم وایە درەنگە؟ ئیبراهیم پێکەنی ئیتر ئەبێ ئەوە لە خۆت بپرسی. لە کاتێکدا کە بەرەو مۆبەقەکە دەچوو پرسی ئەمڕۆ کاروبارت چۆن بوو؟ سوپاس بۆ خودا، دیسان بارێکم لە شار توش بوو، خراپ نەبوو. باری ڕێگەی دوورت توش نابێت؟ با، بەڵام ئیتر حەزم لێ نییە، ڕێگەی دوور بڕۆم. ئەوەندەی چووم بەسە، گەر تۆ نەبوویتایە قسەیەکی تر بوو. بەڵام ئێستا ناتوانم تۆ بەتەنیا جێبهێڵم، یانی چۆن بڵێم، بەرگەی دووریت ناگرم. دواتر بێوچان پرسی هەواڵی تۆ چۆنە؟ من تەواو تاقەتم نەماوە ئیبراهیم. بۆچی؟ ئێرە هەمووی دیوارە، گەر ماڵەکەمان حەوشەی هەبوایە زۆر باش بوو. جارێ زووە ڕادێی، پارەیەکی زۆریشم گیرکەوێ ماڵەکە دەگۆڕم. بە قاپێکی پڕ میوە بەدەستەوە لە مۆبەقەکە هاتە دەرێ و خستێ بەردەم ئیبراهیم. نازانم بۆچی هەستێکی ناخۆشم هەیە. ئیبراهیم سێوێکی هەڵگرت و قەپاڵێکی لێگرت.
هەموو هی ئەوەیە لێرە غەریبی، بەڵام نیگەران مەبە. تا چاو دەتروکێنی چواردەورت پڕ دەبێ لە دۆست و هاوڕێ. هیوادارم، بەڵام گەڕانەیەم دیق دەکەم. پاشان دیسان چووە تەنیش پەنجەرەکە تا سەیری دەرەوە بکات. ئاسمان هەروە ڕەش بوو، هەورەکان نەلا دەچوون نەدەبارین. لەسەر خۆوتی کەی دەچین بۆ ئاواییەکە؟ دەچین پەلەمەکە، لێگەڕێ بارودۆخەکە ئاسایی بێتەوە. حەز ناکەم کاتێک چوینە ئەوێ بە تێڵا و گۆپاڵ پێشوازیمان لێ بکەن. کێ دەڵێ وا دەبێت؟ هەموو حەقم بدەرێ لەیلا. بەنگێکی ترسناک لە ئاسمان هەستا و بە دوای ئەویشدا چەخماخەیەک تاریکیەکەی شەق کرد. لیلا بە ئەسپایی وتی ئەوان لە نیگەرانیدا دیق دەکەن، هەفتەیەکە هیچ زانیاریەکیان نییە لەبارەمەوە. ئیبراهیم بێبایەخانە وتی کێ؟ ماڵبەتەکەم دەڵێم، یانی تۆ نازانی؟ بمبەخشە، ئاگام لە خۆم نەبوو. بێ ئەوەی سەرنج بداتە قسەکەی ئیبراهیم کە دەیوت لە نیگەرانی قوتاریان دەکەین، لەژێر لێەوە درێژەیدایە. بێگوماندایە گەورە پیرتر بووە، بێگوماندایە لە ڕێگەی ماڵەوە تا مەزراکە دەگریا، بێگومان بابەت تونتر پیکەکەی دادەوەشێنێتە سەرپارچە ئاسنە گەرمەکان تا هەنسکی گریانی ئاشکرانە بێت. دووبارە ئاسمان گرماندی، لەیلا ترسا. ئیبراهیم هەستا و بەرەو پەنجەرەکە چوو، دەستی خستە سەر شانی لەیلا. ئازیزم، لە خۆڕاخۆت بێتاقەت مەکە، وتم لە نیگەرانی دەریان دەهێنین. دواتر گەڕایەوە و ڕۆیشتە یەکێک لە ژوورەکانەوە. خەفەت مەخۆ، خەریکم بە شوێن کاغەز و قەڵەمجافدا دەگەڕێم. نامەیەکیان بۆ دەنێرین و زانیاریان دەدەینێ کە ئێمە لێرە پێکەوە هاوسەرگیریمان کردووە و بارودۆخمان باشە. دوای چەند ڕۆژێکی تر دەچینە گوندەکە. ئاسمان باراندی. لە ساتێکدا تاوەباران ئاسمانی بە زەویەوە درو، لەو دوو پەنجەرەکەوە کەشی شار زۆر جوان بوو. ئیبراهیم بە کاغەز و قەڵەمجافەوە لە ژوورەکە هاتە دەرێ. بارانێکی سەیرە، بارانی هاوین حاڵێکی دیکەی هەیە. پاشان وتی لەیلا گیان وەرە دابنیشە، بڵێ با من بینووسم. لیلا پەرێشانی و نیگەرانیەکەی دابووی لەکەمی، بە بزەیەکی بێڕۆحەوە وتی بنووسە سڵاو، لێرە باران دەبارێ. ئیبراهیم قاقا پێکەنی، ئیتر ئەمە چۆن نامەیەکە؟ بوەستە، سەرەتا پێشەکیەک بنووسم و هەواڵیان بپرسم. لیلا پێکەنی بەڵێ سەرەتا حاڵیان بپرسە، من زۆر شارەزانیم. ئیبراهیم نووسی سڵاو، خێزانی بەڕێزی ڕەجەب، سەرفراز بن، خوا بتان پارێزێ. ئێمە واتا من و لەیلا زۆر دڵسۆزین، هیوادارم حاڵتان زۆر زۆر باش بێت. ڕۆ و لەیلا وتی باشە، ئێستا باقیەکەی تۆ بیڵێتم بینووسم. لەیلا وتی بنووسە دڵمان بۆ ئێوە تەنگ بووە، بۆ ئێوە، بۆ کۆڵانەکانی ئاوایی، بۆ کانیەکە، بۆ گەنمەجارەکان، بۆ... ئیبراهیم قسەکەی پێبڕی. دەبێت تۆزێک بیرکەیتەوە، خۆ ناکرێت لە نامەدا ئەم جۆرە شتانە بنووسی. بێگومان دەتەوێت دواتر بڵێ سڵاو لە دەریاچەکە بکەن، وانییە؟ لەیلا وتی بەڵێ، بەڵام نەک بەم جۆرە، دەڵێم ئێوە وەک دەریاچە پاک و زوڵانن. ئەمەیش هەر ئەوە دەگرێتەوە. لەیلا بە ناز و عیشوە وتی ئەزیەتم مەدە ئیبراهیم، ئەمانە قسەی دڵمن، من پێم خۆشە بەم جۆرە بینووسی. ئیبراهیم وتی گەرگلەییان لە خراپی نامەکە کرد لە ئەستۆی خۆت، قبوڵە؟ قبوڵە. دەی بڵێ چی بنووسم؟ لەیلا بەردەوام بوو. بنووسە حاڵمان باشە، خەمێکمان نییە جگە لە دووری ئێوە. بەڵێ بەم جۆرە باشە، بەردەوام بە. بنووسە لەیلا دەڵێ بە قوربانتان بم، زۆرم خۆش دەوێن. دیسان بنووسە ئێمە بەم زوانە دێینەوە ئاوایی، لە نزیکەوە دەستەکانتان ماچ دەکەین. بنووسە لەیلا دەڵێت لە هەر جێگەیەکی دنیا بم، ئێوە و ماڵە کۆنەکەمان لەبیر ناکەم. بنووسە خەتای ئێمە نەبوو، چارەنووس وای کرد لێتان جیا ببمەوە. سەرباری ئەمەیش نیگەران مەبن، ئاسمان لە هەموو جێیەک شینە و تەنیا ئاسمانی شار کەمێک لە ئاسمانی گوند دوورترە. ئەی بابا، دیسان بەلاڕێدا ڕۆیشتیەوە؟ چی دەکەیت؟ خەریکە غەزەل دەڵێی. بنووسە لەیلا دەڵێت نەهێڵن گوڵی ئینجانەکانە موشک بن. ئیبراهیم وای نوان بێتاقەت بووە. خۆ ئەم جۆرە شتانە لە نامەدا نانووسن بابە، وتم تۆزێک بیرکەرەوە، ئەم قسانە دڵی مرۆڤ دەکەنە کەباب. من خەریکم دەکەومە گریان، وای لە حاڵی ئەوان، نۆکەرتم، خۆ ئێمە نامانەوێ بیان خەینە گریان.
دەبێ قسەی باش باش بنووسین. لەیلا وتی باشە، ڕستێکی تریشم هەیە، ئەمەش بنووسە و نامەکە تەواو بکە. فەرموو بنووسە لێرە باران دەبارێ، جێگەتان زۆر خاڵیە و ئیتر قسەیەکم نییە. تەواو بوو؟ بەڵێ. ڕێگە دەدەی نامەکە بەم شێوە فەرمیە تەواو بێت؟ بەڵێ. ئیتر ئیبراهیم قسەیەکم نییەی سڕیەوە و نووسی هیوادارم ڕۆژەکانتان خۆش و شاد بێت. شتێکی وامان نییە لەگەڵ هۆگری و ڕێزی ئیبراهیم و لەیلا. ئێستا بارانەکە خۆشی کردبووە و تاریکی چوارچێوەی پەنجەرەکەی پڕکردبوو. لەیلا هەستا و پەردەکانی دادایەوە. هەموو فکری ئەوە بوو سبەی زووتر بگات و ئیبراهیم نامەکە بنێرێ. وێنەی باوکی هێنایە بەرچاو کە نامەکەی لە دەستیدا دەگوشێ و دەچێت بۆ لای کوێخا تا بۆی بخوێنێتەوە و پاشان قاوەخانەکەی ئاوایی هێنایە بەرچاوی کە نامەکانی ئاوایی دەگەنە ئەوێ. بیرکردنەوە لەوەی خاوەنی قاوەخانەکە لەبەر ناکۆکیەکانی کە لەگەڵ ڕەجەب لەسەر ئاو هەیەتی نامەکەی نەگەیەنێتە دەست ڕەجەب کەمێک بێتاقەتی کرد. بەڵام دواتر قەناعەتی بەخۆی کرد کە خاوەن قاوەخانەکە مرۆڤێکی هێندەیش خراپ نییە. لەبەر ئەوەی تا ئێستا هەر نامەیە گەیشت بێتە قاوەخانەکە گەیاندوویەتە دەستی خاوەنەکەی. ئیبراهیم وتی ئەمەیش نامە، خەیاڵت ئاسوودە بوو؟ سبەی لەگەڵ کازیوەدا ڕەوانەی دەکەم. لەیلا نەیدەبیست، نوقمی بیرکردنەوە بوو. ئیبراهیم پرسی دیسان چیتە؟ لەیلا هاتەوە سەرخۆ. هیچ، خەریکم بیر دەکەمەوە. لە چی؟ ئاوایی. پاشان شێوەی مرۆڤێکی شادی بەخۆیەوە گرتووتی نازانی هاوینان گوندەکەی ئێمە چەند جوان دەبێت. ئێستا خەڵکی گوندەکە خەریکن خەرمانەکان دەکوتن و گۆرانی دەڵێن. لێرەدا لەیلا چاوی نوقان. گەر کچانی گوند گەنمەکە درەو بکەن نانی لەسەر خوانەکان بەرەکەتی تێدەکەوێ. گەر کوڕانیش بیکەن باران پتر دەبارێ. ئەو سوارەی ئەمەی بە من وت ناڵی ئەسپەکەی زێڕین بوو. ناوی خۆی نەوت، بەڵام بێگومان خەڵکی ئاواییەکەی سەرو بوو. ئیبراهیم مات و حەیران لە لەیلای دەڕنوارێ. دەنگی لەیلا زوڵاڵەیەکی تایبەتی هەبوو. حەزی دەکرد دیسان لەیلا گۆرانی بڵێ، بەڵام ئەو گۆرانیەکەی تەواو کردبوو. وتی ئەمە دەنگی جەلالە، لە گوێمدا دەنگی دایەوە. ئیبراهیم پرسی جەلال کێیە ئیتر؟ شێتی ئاواییە. هاوینان وەردەبێتە پێدەشتان و گۆرانی دەڵێ. دیسان باران دای کردبووەوە و دوای چەند ساتێک کاتێک کە ئەوان نانی ئێوارەیان دەخوارد دەنگی باران بێدەنگی ماڵەکەیانی پڕکردبوو. لەیلا بیری لە گوندەکە دەکردەوە کە ئێستا خانووەکە گەڵیەکانی سەراپاتەڕ بوون. بیری لە دایە گەورە دەکردەوە، لە باوکی، لە دایکی و ئیبراهیم بیری لەو جادانە دەکردەوە کە کوتابوونی، لە هۆڕنی ئۆتۆمبیلەکان، لە ڕووناکی لایتەکانیان، لە ڕەشایی، لە هەورە بروسکە و چەخماخە. بیری لەو ڕێویانە دەکردەوە کە خۆیان دەکرد بەژێر تایت ڕێلەکاندا و قولەیان بەرز دەبەوە. لە دەرەوە پەنجەرەکە شەو بوو، شەوێکی تەڕ. 3 هەفتە بەسەر ڕۆیشتنی لەیلا تێدەپەڕی، بەڵام هێشتا هەواڵێکی دەست نەکەوتبوو. خێزانی ڕەجەب لەم بەینەدا هەر کارێکیان لەدەست هات ئەنجامیاندا، بەڵام ئەنجامێکیان دەست نەدەکەوت. تەنانەت دوای ئەوەش کە کوێخا و هاشم دەست بەتاڵ لە شار گەڕانەوە، ڕەجەب و جەمیلە چوونە شاری سنووری. بەڵام وەک بڵێ لەیلا بوو بێتە ئاو و زەوی قوتی دابێت، ئەوان سەریان لە هەموو ئەو شارۆچکانەدا کە لە ڕێگەی شارەکە بوو. بەڵام دیسان شتێکیان دەست نەدەکەوت. سەرۆکی بنکە و کوێخا بەردەوام بە دوای بابەتەکەەوە بوون و بە دڵ و گیان هەوڵیان دەدا، بەڵام هەواڵێک لە لەیلا نەبوو. تاقەتم نەماوە کوێخا، نازانم چی بکەم. ڕەجەب وتی ورد بەرز بێت پیاو، ڕووداوێکە و ڕوویداوە، بە ئومێدی خوا دەگەڕێنەوە. من بێهیوا بووم، نائومێد مەبە، دەگەڕێنەوە. ئەگەر کابرا نامەرد دەرچێت چی؟ نفوسی خراپ لێ مەدا. کوێخا تا ئەوجێی دەیتوانی ئومێدی دەدایە خێزانی ڕەجەب، بەڵام خۆیشی لە ڕەجەب نائومێدتر بوو. ڕێک بەم هۆیەشەوە بوو پێشنیاری کرد شکایەتێک لە دژی کابرای خەریبە بنووسن. ئەوە بوو ڕۆژێک کوێخا و ڕەجەب و جەمیلە چوونە ئاواییەکەی سەرێ بۆ لای نوشتەنووس تا ئەم شکایەتنامەیە بنووسێت. خەڵکی ئاوایی لە دێرەوە دابوونەریتیان وابوو لەم جۆرە حاڵاتانەدا بەم جۆرە ڕەفتار بکەن.
ئەوان کاتێک نەیان دەتوانی مافی خۆیان لە کەسێک بسێنن، شکایەتێکیان لە دژی ئەو کەسە دەنووسی و شکایەتنامەکەیان دەدا بەدەم ئاوی کانیەکەوە تا بگاتە دەستی خودا. نوشتەنووس لە بەرامبەر 2 گوێنی گەنمدا ئەم شکایەتنامەی نووسی و دواتر قەدی کرد و دایە دەستیان و داوای کرد نابێ بیکەنەوە. ئەوان دوای ئەوەی لای نوشتەنووسەکە گەڕانەوە لە خۆر ئاوایەکی خەماویدا شکایەتنامەکەیان دایە دەم ئاوەکە تا بەناو دەشت و سەوزەڵانیدا تێیپەڕێنێ و بیبات بۆ دووردەستەکان لەوەیە کە فریشتەکان دادەونەوە سەر زەوی. جەمیلە وتی: خودایە خۆت گرەی کارمان بکەرەوە، خۆ ئێمە جگەل لە تۆ کەسمان نییە. ڕەجەب وتی: خودایە ڕازیم بە ڕەزای تۆ، بەڵام بەزەیید پێماندا بێتەوە و بارودۆخەکەمان بۆ بگۆڕە. کوێخاوتی: ئەی پادشای بێهاوتە، لە لوتفی خۆت بێبەشمان مەکە. نامەکە لەسەر ئاوەکە دەڕۆیشت و لەوان دوور دەکەوتەوە و هەرچەندێک نامەکە دوورتر دەکەوتەوە دڵی ئەوان ئارامی دەگرت. تا ونبوونی نامەکە لەوێ وەستان و پاشان ڕێگەی ماڵەکەیان گرتە بەر. گوندێک سەراپا نیگەرانی لەیلا بوو. ڕۆژێک نەبوو خەڵکی باسی ئەو نەکەن. سەرەتا کاتێک کە لەیلا تازە لە ئاوایەکە هەڵاتە بوو، قسەی خەڵکی پتر لایەنی کنج و کۆڵی و هەندێک تانە و تەشەریشی هەبوو. بەڵام ئێستا ئەوان هاودەردی بۆ خێزانی لەیلا دەردەبڕن و لەیلا بەشێک بوو لە بوونی تاک-تاکی ئەوان و لەیلا. خەفەتێک بوو کە ئەوانی پێکەوە پەیوەست دەکرد. بەپێی هەندێک قاوەقاوە چەند کەسێک لە پیاوانی ئاواییەکە بۆ دۆزینەوەی لەیلا بە شێوەیەکی پەنهان چوو بوونە شاری سنووری. ڕۆژەکان بە دوای یەکدا تێدەپەڕین بێ ئەوەی هەواڵێکی لەیلا ببێت. ڕەجەب هەموو ڕۆژێک دەچوە قاوەخانەکە تا بەڵکو نامەیەک لەلایەن ئەوەوە گەیشت بێت. بەڵام ڕوبەڕووی ڕوخساری خەماوی و نائومێدی خاوەن قاوەخانەکە دەبەوە. گەنمەکان درەو دەکران، چەپک چەپک لە تەنیش یەکتریەوە هەڵدەچندران. دواتر خەرمانکوتەکان دەهاتن و دەیانکوتا، بەڵام هەواڵێک لەیلا نەدەهات. هەموو ڕۆژێک شنەیەکی فێنک لە لای دەریاچەکەوە هەڵی دەکرد، بەڵام بۆنی لەیلای نەدەهێنا. بەشەن خەرمانەکانیان دەدا بەدەم باوە. گەنم لە کاکە جیا دەبەوە، بەڵام لەیلا دڵی لە کابرای غەریبە کرمێ نەدەبوو. ئێستا مانگێک بەسەر ڕۆیشتنی ئەودا تێدەپەڕی. جەمیلە دەگریا: زۆر بێوەفا بووی لەیلا. ڕەجەب جگەرەکەی پێدەکرد: وەفا هی کۆن بوو، ئێستا دنیا گۆڕاوە. بەڵام لەیلا بێوەفا نەبوو، لە شارێکی غەریبە گیری خواردەبوو. دڵی ئەو لە نێوان خێزانەکەی و ئیبراهیمدا لە ناوەڕاستدا بوو بۆ دوولەتەوە. نەیدەزانی چی بکات، بەڵام ڕۆژێک تاقەتی نەما. گەر نەمبێت بۆ گوندەکە خۆم بەڕێدەکەوم و بەتەنیا دەڕۆم. بێ ئەوەی بایەغ بە قسەی ئیبراهیم بدات کە دەیوت قەباحەتە. هاواری کرد لێگەڕێ بڵێن ژنەکەی ئیبراهیم بێ مێردەکەی سەفەری کردووە و بێ ئابڕووە. دەستەکانی بەرەو ئاسمان هەڵبڕی، دواتر دایهێنایە سەر ئەژنۆکانی. خودایە خۆت یارمەتیم بدە، من خەریکم لە ناو دەچم. هەوا ناحەز بوو. ئیبراهیم بە وریایی وتی: بۆچی ئاگرت گرتووە؟ مەگەر من وتومە ناتبەم بۆ گوندەکە؟ بۆچی دەنگت هەڵدەبڕی؟ دەتەوێت دەر و دراوسێ پڕژنە سەرمان و ئابڕوومان بچێ؟ لە چاوەکانی ئیبراهیم ڕاما: هەست دەکەم خەڵەتاوم. ئیبراهیم لە سەرسوڕماندا دەمی داوەتڕی: هیچ ئەزانی خەریکە چی دەڵێی؟ تۆزێک بیر بکەرەوە، ئەگەر دەڵێم چەند ڕۆژێک ددان بە جەرگی خۆت دابنێ بەڵگەم هەیە. پاشان بێوچان بە دەنگی بەرز بەردەوام بوو: دەبێت تۆ دەرکی من بکەیت، بێهێڵە کارم بکەوێتە سەر هەل. خۆ گوند ئاسانە، بۆ هەرکوێی دنیا بڵێ دەچین. کەی کاری دەکەوێتە سەر هەل؟ ئیبراهیم کەوتە فکرەوە: چوزانم، خۆ سەرۆک نیم، دەسەڵاتم لە دەستی خۆمدا بێت. کرێکارێکم و موچەخۆرێک، گەر کارەکەم لە دەست بدەم تاق و تەنیا دەمێنینەوە. تۆزێک بێدەنگ بوو بەردەوام بوو: بەڵام بەڵێن دەدەم 10 ڕۆژی تر بدمەم بۆ گوند، پێم وایە بتوانم مۆڵەت وەربگرم. لەیلا بۆ ئەوەی دڵنیابێت پرسی: بەڵێن دەدەی؟ بەڵێن دەدەم، دڵنیابە. دواتر لە کاتێکدا کە جگەرەکەی پێدەگرت لەسەر خۆوتی: تەنیا دوعا بکە، بە سڵامەتی بڕۆم و بگەڕێمەوە، بارێکی دوورم توش بووە. لەیلا بە غەمگینی پرسی: بیانووی تازەیە؟ ئیبراهیم پێکەنی: بۆچی پێت وایە من بیانوو دەهێنمەوە؟ ئاخر بۆچی دەبێت بیانوو بهێنمەوە؟ بۆ ئەوەی کە دەمەوێت ژنەکەم بەرم بۆ بینینی باوکو دایکی؟ ئەرێ
لەیلا تیا مابوو چ بڵێ، فرمێسکەکانی سڕێ و لەسەر خۆوتی نازانم بۆچی پێم وایە بیانوو دەهێنیەوە. حەق بە تۆیە، گەر منیش لە چەی تۆ بوومایە بەم جۆرە بیرم دەکردەوە، بەڵام باوەڕ بکە هەرگیز بیانووم نەهێناوەتەوە تا ئەم بابەتی ڕێدوورە بیانوویەکی تازە بێت. بژێکی توندی لە جگەرەکەیدا. ئەم بەیانیە لە کۆمپانیا وتیان کێ ئامادەیە بڕوات بۆ ڕێدوور. پارەیەکی باشی دەست دەکەوێت. کەسی یەکەم کەوتی ئامادەم من بووم. دەزانی بۆ؟ چاوەڕێی وەڵامی لەیلا نەبوو، درێژەی دایە. لەبەر ئەوێ دەمەوێ ژیانمان بکەوێتە سەر ڕێ و تۆ ئاسوودە بیت. ئەخر من زۆر شەرمەندەی تۆم، تۆ خەریکی لەگەڵ نەداری هەڵدەکەیت. گەرنا خۆشیێت نیم هەفتەیەک شەو و ڕۆژ بەڕێگەوە بووم و بەردەوام پێم بە پایدەری گازدا بنێم و بزانم کەی جادەکە تەواو دەبێت. دەنگی ئیبراهیم ئارام بەخش بوو. لەیلا لەوەی تووڕە بوو پەشیمان بووە. گەر قڕم کرد بمبورە، من نیگەرانی خێزانەکەمم. لەشکەکەی خزاندە سەر شانەکانی و سێوێکی هەڵگرت و پاکی کرد و قاشێکی لێ کردەوە و فەرمووی لە ئیبراهیم کرد. ڕاستیەکەی شەوان خەوی ئاسوودەم نییە، پێم وایە نامەکەمان نەگەیشتووەتە دەستی ئەوان. ئیبراهیم دای بەناو قسەکانیدا. گەر نەگەیشتبایە دەگەڕایەوە، خەیاڵت ئاسوودە بێت، ئیتر ئەوان ئاگایان لێمانە. قاشە سێوەکەی لە لەیلا وەرگرت و خستیە دەمیەوە. ئەگەریش وەڵامێکی نامەکەیان نەداوینەوە بەڵگەی هەیە، باش دەزانی ئەوان تۆڕەن لێمان، دەبێت ئێمە بچینە خزمەتیان و دڵیان چاک بکەینەوە. لەیلا قەناعەتی کردبوو، بەڵام دووبارە نیگەرانیەک لە دڵیدا ڕیشەی دەگرت و ئەویش سەفەرەکەی ئیبراهیم بوو. بێ پێشەکی پرسی ئێستا ئەم ڕێگە دوورە لەکوێیە؟ قەرارە بۆ کوێ بڕۆی؟ ئەو پەڕی سنووری، جێگەیەک کە چیا و دەشتەکان تەواو دەبن و سەرزەویەکی تر دەست پێ دەکات. چەند دەخایانێت تا بڕۆیت و بیتەوە؟ هەفتەیەک، هەوڵ دەدەم زۆر زوو بگەڕێمەوە. دووبارە نیگەرانی سێبەری خستە سەر ڕوخساری لەیلا. بیرکردنەوە لەوەی ئەو هەفتەیەک لەم ماڵەدا کە بە قەولی خۆی هەموو جێگەیەکی دیوار بوو تەنیا بژی ئازاریدا. ئێستا ناکرێنە ڕۆی؟ با دەکرێ، بەڵام خۆ هەمیشە شانس لە دەرگای بەشەر نادات. گەر بڕۆم و بگەڕێمەوە پارەیەکی زۆرمان دەست دەکەوێت. لەیلا ویستی بڵێ غەریبە و ناتوانێت هەفتەیەک بە تەنیایی بەسەر ببەرێت، ترس ئامانی لێ هەڵدەگرێت، بەڵام نەیوت. نەیویست بە هەستەکانی لاسایی ژنانی ترسنۆک بکاتەوە. ئەو کچی لادێ بوو، نەدەبوو لە شەوانی تەنیایی بترسێت. ئیبراهیم وتی جاری یەکەمە دەڕۆمە ئەو پەڕی سنوور، تا ئێستا نەچووم. دوعا بکە جادەکانم لێ تێک نەچێت و هەڵە نەڕۆم. لەیلا وتی دوعا دەکەم. ئیبراهیم وتی دەبێ ئەو پەڕی سنوور زۆر سەرنجڕاکێش بێت، بێگومان خۆش دەگوزەرێ، خۆزگە دەمتوانی توێژ لەگەڵ خۆم بەرم. لەیلا وتی ئینشاءالله بۆ سەفەری داهاتوو. ئیبراهیم وتی ڕاستیەکەی کەمێک نیگەرانم. لەیلا پرسی لەبەر چی؟ ئاخر ڕێگەکە زۆر دوورە. لەیلا وتی باشە گەر نیگەرانی مەڕۆ. ئیبراهیم پێکەنی نیگەرانیەکی بەو جۆرە نییە بیری لێ دەکەیتەوە، کەمێکی شیرینە. ڕاستیەکەی ناز دەکەم، دەمەوێت بزانم نازم دەکێشی یان نا. لەیلا پرسی کەی بەڕێ دەکەوی؟ ئیبراهیم وتی دووسبەی تا چاو دەتروکێنی و چووم و هاتوومەوە و خەریکین دەچینە ئاوایی. لەیلا تا چاوی تروکاند ڕۆژی سەفەری ئیبراهیم گەیشت. نیگەران بوو، بەڵام نەیهێنا بەڕووی خۆیدا. ئەو لە ڕۆژی یەکەمەوە دەیزانی ئیبراهیم پیاوی جادە و سەفەرە. دەبوو لەگەڵ هەلومەرجی ئەو بسازایە و جۆرێک بژیابایە لەگەڵ سروشتی ئیبراهیم بێتەوە. ئەو نەی دەتوانێت ڕێگە لە ڕۆیشتنی ئیبراهیم بگرێت. ئەو ژیانی بە هاوڕێیەتی لێکدەدایەوە و کاتێک کە ئیبراهیم بەڕێکەوت بە پێکەنینەوە بەڕێی کردو، نەیهێش بغزەکەی بشکێ کە ڕێگەی ئەوکی گرتبوو فرمێسک بە چاوەکانیدا بێتە خوارێ. خۆڕاگری کرد و ڕێک کاتێک بغزەکەی شکا کە ئیبراهیم لە سنوور تێپەڕی بوو، دوعای کرد ئیبراهیم زوو لە سەفەر بگەڕێتەوە و پێکەوە بچن بۆ ئاوایەکە و دەستی باوکی ماچ بکات، سەری بخاتە سەر ئەژنۆی دایکی و گوێ لە حکایەتەکانی دایە گەورە بگرێت، غافڵ لەوەی کە ئیتر دایە گەورەیەک لە ئارادا نەبوو، ئیتر باوک و دایکی لە خەفەتا پیر ببوون. دوعای کرد هەموو شتێک بە باشی و خۆشی تەواو بێت. ئایا بەم جۆرە دەبێت؟ ئایا ڕۆژمێر بەو جۆرەی ئەو دەیەوێ پەڕە هەڵدەداتەوە؟ لە دوورە دەستەکان ئیبراهیم لە سنوور تێپەڕی بوو. پێی نابووە سەر زەویەکی تازە و ئەو لە ماڵەوە ئینجانەکانی ئاودەدا و
شوشەی پەنجەرەکانی دەسڕی. ژیانی لە تەنیاییدا ئەزموون دەکرد و دەموچاوی تێک نەدەدا. ئەو بە ئومێدی سبەینانی باشتر لەژێر لێوە گۆرانیەکانی ناوچەی خۆیانی دەوتەوە و تازاڵ بێت بەسەر ترسی شەوانی غوربەتدا. تاریکی پشت پەنجەرەکە ترسناک بوو، بەڵام ئەو بڕیاری دابوو نەترسێ. بایەک کە لە دەرەوە لوورەی دەهات دەیویست هەموو خەون و خولیاکانی ئەو لەگەڵ خۆی بەرێت، بەڵام ئەو بە هەردوو دەست بە خەون و خولیاکانیەوە نووسا بوو. کاتی خۆرئاوا وەک نێزەیەک کە دەقچەقیە دڵی، بەڵام ئەو هەوڵی دەدا لە پێ نەکەوێت. کاتێک زۆر هەستی بە تەنیایی دەکرد، لە وێنەکەی ئیبراهیم ڕادەما کە نیشتبووە سەر سنگی دیوارەکە. ئەو قارەمانی ژیانی بوو، قارەمانێک بە سمێڵێکی پڕ و دووچاوی کوژەکەیی. کاتێک لە وێنەی ئەو ڕادەما هەموو خەم و خەفەتەکانی بیردەچۆوە. ئیتر دایکی لەیلا هەمان ژنی ماڵدار و ئاسایی نەبوو، وەک ئەوەی تووشی شۆک بوو بێت، بە دەنگی بەرز پێدەکەنی، ڕێک وەک ئەوانی دەستیان لێوەشا بێت. پێکەنینەکانی بۆنی شێتی لەدەهات، لە بەیانیەوە تا ئێوارێ لە پێش دەرگای ماڵەوە دادەنیشت و چاو لە ڕێی لەیلا بوو. داوای لەو کچ و ژنانە دەکرد کە دەچوونە سەرکانیەکە بە لەیلا بڵێن زوو بگەڕێتەوە. پێی بڵێن درەنگ نەکەوێ، ئەگەر درەنگ بکەوێ باوکی شەڕی پێدەفرۆشێ. دواتر وەک بڵێ شتێکی بە خەیاڵدا هاتبێت بەردەوام دەبوو. گەر گۆزەکەی شکاندووە فیدای سەری، پێی بڵێن گۆزە بۆ شکاندنە. کاتێک بێبایەخی ئەوانی دەبینی تووڕە دەبوو، کەڕن یا خۆتان کردووەتە کەڕ، لەگەڵ ئێوەمە. دواتر جنێوی بە زەمین و زەمان دەدا. ئەو باوەڕی وابوو لەیلا چووە بۆ سەرکانیەکە و درەنگ کەوتووە. ئامۆژگاریەکانی ڕەجەب و خەڵکانی ئاوایش کاریگەریان نەبوو. ئەو گوێی لە قسەی کەس نەدەگرت و لە بەرامبەر ئامۆژگاریەکانیاندا تەنیا پێدەکەنی. ئەوەندە پێدەکەنی فرمێسک بە چاوەکانیدا شۆڕابی دەبەست. تەواو خەیاڵاتی بوو ڕەجەب نەیدەزانی چ خاکێک بەسەر خۆیدا بکات. ئاخر بۆچی ئەوەندە لە پێش دەرکەدا دەنیشی؟ چاوەڕێی لەیلام چوە بۆ سەرکانیەکە ئاو بهێنێ، درەنگ کەوتووە. ڕەجەب داما و بێتاقەت هەوڵی دەدا ڕای کێشێتە ژوورەکە. درەنگ کەوتووە هەر دێتەوە. گەر نەهات چی؟ دێتەوە. من نیگەرانیم، ناتوانم وەک تۆ بێخەیاڵ ببم. ڕازیکردنی ئەو کاری نەکردەبوو، شێت بوو، کاری لە دەوا و دەرمان تێپەڕی بوو. تەنانەت نوشتەنووسی ئاواییەکەی سەروش بە دوعاکانی خۆی کە ڕای دەگەیاند پەرچ و خوڵقێنە نەیدەتوانی کارێک بەرەو پێش بەرێت. ڕۆژێک بە پێشنیاری کوێخا ئەویان برد بۆ سەرکانیەکە تا بە چاوی خۆی بیبینێ لەیلا لەوێ نییە، بەڵام حاڵی ئەو هەر ئەوە بوو کە هەبوو. ئەسڵەن نەگۆڕا و وردەی شێتیەکەی تونتر بوو. بە جۆرێک شەوانیش پەنجەرەی دەکردەوە و سەیری کۆڵانەکەی دەکرد. ئیتر نیوە شەوە، وەرە بنۆ، ڕەجەب دەیوت. تا لەیلانەیەت خەوم لێ ناکەوێ. ئەوەندە لە تاریکی وردەبەوە پێڵوەکانی قورس دەبوو. لە هەمان جێگە لە پشت پەنجەرەکەوە خەوی لێ دەکەوت. حاڵ و ڕۆژی ڕەجەبیش لەو باشتر نەبوو. بەم جیاوازی کە ڕەجەب تووشی فەرامۆشی نەبوو بوو، ئەو ڕۆژی چەند جارێک سەری لە قاوەخانەکەی گوندەدا تا بزانێ لەلایەن لەیلاوە نامەیەک هاتووە یان نا، بە جۆرێک کە ئیتر خاوەنی قاوەخانەکە وەزاڵە هاتبوو. سوێن بە خودا نامەیەک لەلایەن لەیلاوە نەهاتووە، گەردەهات من خۆم تا بەرقاپیەکە دڕام دەکرد. ڕەجەب سەری دادەنەواند و شەرمەزار دەبوو. بمبورە، گەر تاو ناتاو بێزارت دەکەم. تکات دەکەم، خۆمانەین. دواتر کاتێک ئەو دوور دەکەوتەوە تووڕە دەبوو. نازانم چی بکەم لە دەزم پیاوە، تەواو بێزاری کردوم. وەک هەمیشە لەم کاتانەدا کوێخا دەهاتە کارەکەوە. بە تاقەت بە پیاو ئەو دڵشکاوە. تاکەی تاقەتم هەبێت، ئیتر بێتامی کردووە. پاشان دەنگی نزم دەبەوە و بە کاوەخۆ بۆ کوێخای ڕوون دەکردەوە کە بە بینینی ڕەجەب حاڵی دەگۆڕێ و ئیتر ناتوانێ بە مشتریەکانیدا ڕابکات. کوێخایش کە زۆر و کەم مرۆڤێکی خۆشباوەڕ بوو، دەوری دەدایەوە و دەچووە سۆراغی ڕەجەب. چیتە؟ ئیتر بێتامت کردووە بابە؟ ئەسڵەن وای دابنێ لەیلا هەرگیز نەبووە. ناتوانم وای دابنێم، ئاخر بوونی هەبووە، جلەکانی بۆشتۆم، چایی بۆ داناوم، چێشتی بۆ دروست کردوم. چۆن دەتوانم گریمانی بکەم کچەکەم بوونی نەبووە؟ بەسەرهاتی لەیلا دامێنی هەمووانی گرتبوو. هاشمی سەرۆکی بنکەی پۆلیسی ئاوایش چشی لە هەموو شتێک کردبوو.
پێشی لە هەموو ترێلەکانی سەرجادەکە دەگرت و شۆفێرەکانی بە پرسیار دادەگرت تا بەڵکو بتوانێت شوێن پێیەک لە کابرای غەریبەی دەست بکەوێت. بەڵام حکایەتەکان بەو جۆرەی کە دەبێت بەردەوام دەبن و ئەڵێی قەرار نەبوو بەم زوانە هەواڵێک لە لەیلا هەبێت و ئەڵێی قەرار نەبوو بەسەرهاتی هەڵاتنی لەیلا کۆتاییەکەی خۆشی هەبێت. ئیبراهیم بەپێی ئەو بەڵێنەی دابووی کە دوای هەفتەیەک دەگەڕێتەوە نەگەڕابەوە و پەرێشانی و نیگەرانی ئامانی لە لەیلا هەڵگرت بوو. خەمی دووری خێزانەکەی لەلایەک و خەمی دووری ئیبراهیم لەلایەکی تر فشاری دەخستە سەر ئەو 7 شەو و ڕۆژی لە چاوەڕوانی ئیبراهیمدا بە سەختی تێپەڕاند بوو. بەڵام هەواڵێکی ئیبراهیم نەبوو. ئێستا 15 ڕۆژ بەسەر ڕۆیشتنی ئەودا تێدەپەڕی. ڕووی نەدەهات بچێت بۆ گوندەکە. گەرنا هەر جۆرێک بووە دەگەڕایەوە بۆ ئەوێ. هەوڵی دەدا دیسان ئارام بگرێت، بەڵام نەیدەتوانی. فکرگەلی جۆراوجۆر هروژمی بۆ مێشکی دەهێنا. فکری ئەوەی ئیبراهیم لە جادەیەک تامپۆنی کردبێت ئازاری دەدا و دیسان فکری ئەوەی ئیبراهیم خەیانەتی لێکردبێت تێکی دەدا. ڕۆژی 16ەم بە دەنگی زەنگی دەرگاکە لە خەو هەستا. بە خۆشحاڵیەوە بەرەو دەرگاکە ڕۆیشت. پێی وابوو ئیبراهیم گەڕاوەتەوە. بەڵام ئەو کەسەی لە دەرگای دەدا ئیبراهیم نەبوو. پیاوێکی نەناسراو بوو، بە چمکی لەچکەکەی دەموچاوی داپۆشی. فەرموو کارێکت هەبوو؟ ئێرە ماڵی ئیبراهیمە؟ بەڵێ فەرموو. تۆ خانمەکەی ئەوی؟ بەڵێ. دزەنیگا سەیری ڕوخساری کابرای دەکرد. کابرا خەمگین دەبینرا. ترس هەڵی گرت بە دەنگێک کە دەلەرزی وتی ڕووداوێک قەوماوە. کابرا لە حاڵێکدا سمێڵی دەجوو وەڵامی دایەوە. چی بڵێم؟ دەستێک جنگی داوەشاند و دڵی لەیلای بوشی. تو خودا گەر ڕووداوێک قەوماوە بڵێ، من خەریکم نیوە گیان دەبم. لەیلا دەیویست هاوار بکات کە گیان بدە و بڵێ چی بووە. کابرا درێژەی دایە. ئیبراهیم لەو دوو سنوورەوە گیری خواردووە. لەیلا لە حاڵێکدا کە بە زۆر ئارامی خۆی دەپاراست پرسی لەبەر چی؟ کابراوتی پێم وایە کاڵای قاچاق لە بارەکەیدا بووە، ڕەنگە زیندانیشیان بەسەردا سەپاند بێت. دنیا بە دەوری سەری لەیلادا خولایەوە. سەری گێژ بوو. کاتێک خەریک بوو بکەوێت کابرا نەهێشت. نیگەران مەبە، ماوەی زیندانیەکەی زۆر نییە، 6 مانگە. لەیلا تاقەتی نەما و کەوتە گریان. لە تاو گریان شانەکانی دەلەرزین. پچڕ پچڕ وتی ئێستا من چ خاکێکم بەسەرمدا؟ کابراوتی ئارام بە خانم، هیچی نیگەرانی نییە. قەرارە من خەرجیتان دابین بکەم. دواتر لە گیرفانی کراسەکەی وێنەیەکی دەرهێنا و بەرەو لەیلا ڕایگرت. ئەمەش ئەو وێنەیە کە بەر لە دەستگیرکردنەکەی گرتوێتی. دای بە من تابی دەم بە تۆ. لەیلا وێنەکەی وەرگرت. ئیبراهیم لە پەنا ترێلەکەی داوەستا بوو. پێدەکەنی و ئەو کراسەی لەبەردا بوو کە پێکەوە کڕی بوویان. کابراوتی گەر کارێکت بوو لە خزمەتدا. پاشان کارتەکەی خۆی دایە لەیلا و خستیە سەری. ئەمە کارتی منە، ژمارە تەلەفۆنی من لەسەر ئەم کارتەیە. هەر کاتێک کارێکت هەبوو زەنگ لێدا. لەیلا بەردەوام دەگریا. گریان بواری قسەکردنی پێنەدەدا. کابراوتی دەی بەڕوخسەت من دەڕۆم. بەڵام دوانیوەڕۆ دیسان بۆ دانی پارەکە بێزارت دەکەم. خوات لەگەڵ. لەیلا پچڕ پچڕ وتی خوات لەگەڵ. پاشان دەرگای داخست و لە پشتیەوە دانیشت و دای لە ساڵای گریان. فرمێسک بە چاوەکانیەوە وەک لافاو دەڕۆیشت و تەواو نەدەبوو. تۆماری ئارەزوەکانی تێکئاڵا بوو. خەریک بوو کۆشکی ئومێدەکانی دادەڕما. کتوپڕ گومان هەڵی گرت. نەکا کابرای نەناس درۆی کردبێت و ئەو ماستەموویەکی تێدا بێت. ئارامی گرت تا دوانیوەڕۆ دووبارە کابرا لە دەرگای ماڵەکەی بدات. دەوروبەری خۆرئاوا کابرای نەناس دیسان زەنگی ماڵەکەی ئەوی لێدا. کێیە؟ منم موڕات، ئەوەی کە بەیانی هاتم. لەیلا دەرگاکەی کردەوە. فەرموو وەک بەڵێنم دابوو هاتووم بڕێک پارەتان بدەمێ. پاشان موڕات زەرفێکی بەرەو لەیلا ڕاگرت، بەڵام ئەو وەری نەدەگرت. نا زۆر مەمنون. کابرا سەری سوڕما. لەبەر چی قبوڵی ناکەیت؟ ئیبراهیم لەمە پتر حەقی بەسەر منەوە هەیە. لەیلا وتی چۆن بزانم تۆ هاوڕێی ئیبراهیمی و هەموو قسەکانت ڕاستە؟ موڕات تۆزێک بێدەنگ بوو. وتی تۆ حەقی خۆتە. دەبوو ئیبراهیم منی بە تۆ بناساندایە، بەڵام نەیناساندووە. بەڵام لە وەڵامی پرسیارەکەی تۆدا پێتان بڵێم متمانەم پێ بکە
لەبەر ئەوەی من گەر هاوڕێی ئیبراهیم نەبوومایە ئەدرەسی ماڵەکەی ئێوەم چۆن دەزانی؟ دواتر بێوچان پرسی مەگەر تۆ لەیلا خانم نیت؟ با ئەوم. زۆر باشە، نیشانەی لەمە ڕوونترت دەوێ؟ لەیلا تێدا مابوو چ بڵێ. دووبارە موڕاد زەرفە پارەکەی بەرەو ئەو درێژ کرد. شایانی تۆیشی نییە. لەیلا دیسان وەری نەگرت. موڕاد تۆزێک مات بوو. ئیتر خەریکە بێڕێزی دەکەی. لەیلا کەدووە دووڕیانێکەوە. پێی وا بوو گەر پارەکە وەربگرێت کارێکی خراپی کردووە و لەلایەکی تریشەوە ئەو پارەی ئیبراهیم بۆی جێهێشت بوو خەریک بوو تەواو دەبوو. موڕاد وتی گەر دەمزانی ڕەفتاری تۆ بەم جۆرەیە شانم نەدەدایە بەر ئەو بەرپرسیاریەتیە. دواتر پرسی دوجار ئەم پارەیە قبول دەکەیت یان نا؟ لەیلا بەبێ مەیلیەوە وتی ڕاستیەکەی ڕازی نیم بە زەحمەتی ئێوە. موڕاد پێکەنی تکا دەکەم. دواتر زەرفی پارەکەی خستە دەستی ئەوە و درێژیدایە. ئێستا ئەمەتان هەبێت دواتر دیسان دێمەوە خزمەتتان. لەیلا وتی خوا بتان پارێزێ. موڕاد لە کاتێکدا کە بەڕێ دەکەوتوتی گەر کێشەیەک ڕوویدا پەیوەندی بکە. لەیلا لەسەر خۆوتی بە چاوان. جۆرێک کە موڕاد دەنگی نەبیست و پاشان دەرگاکەی داخست. دووبارە بوغزی گریان ئەوکی گرت بوو. بەڵام هەوڵیدا نەگریێت. ئەو باش دەیزانی کە بە گریان کارێک ناکرێت. دەبوو خۆی بۆ ژیانێکی سەخت ئامادە بکردایە. دەبوو ئەو ڕێگەیە تەواو بکات کە دەستی پێکرده بوو. بڕیاریدا شان بداتە بەر چارەنووس و هەر جۆرێک بووە درێژە بە ژیانی بدات. 2 ڕۆژ دواتر ڕێک کاتێک کە خەریک بوو دنیا تاریک دەبوو دیسان لە دەرگای ماڵەکەی لەیلادرا. کاتێک دەرگاکەی کردەوە دیسان موڕادی بەرامبەر بوو. هەواڵێک هەیە ئاغا موڕاد؟ نا، تەنیا هاتوون بزانم کەم و کوڕیەکت هەیە یان نا. لەیلا وتی زۆر مەمنون، بەڕاستی کێشەیەکم نییە. دیسان وتی خوا چاکت بۆ بکە لەوەی لە بیری من دایت. کاتێک دزە نیگا سەیری چاوەکانی موڕادی کرد نیگای ئەوی پڕمانابینی. یەکسەر وتی گەر هەواڵێک هەیە فەرموو. موڕاد لە کاتێکدا کە منی دەکردوتی ڕاستێکی من هەموو ڕووداوەکەم بۆ تۆ باز نەکرد. لەیلا دڵی داخورپا بەڵام نەیهێنا بەڕووی خۆیدا. فەرموو. موڕاد وتی لێرە ناکرێ. پاشان لە کاتێکدا کە پێدەکەنی بەگاڵتەوە وتی ئەی بابا تۆ چەندە میوان نەوازی، لانی کەم ماریفەتێکی وشک و بۆش بنوێنە خۆ ئێمە ناینە ژوورێ. لەیلا سەری دانەواند. تکا دەکەم ماڵی خۆتانە، بەڵام لەبەر ئەوەی پیاو لە ماڵ نییە ناتوانم فەرمووت لێ بکەم بمبورە. موڕاد لە کاتێکدا کەوای دەنواند لە وەڵامەکەی ئەو نەڕەنجاوە دووبارە بەگاڵتەوە وتی ئەها تێگەیشتم. لەیلا بێ سەرنجدان لە گفتوگۆکە گوتی وتت هەموو ڕووداوەکەت باز نەکردووە. ئەها باش بوو بە بیرت خستمەوە. پاشان جگەرەیەکی خستە گۆشەی لێوەکانیەوە و دایگیرساند. ڕاستێکی تێدا ماوەم چۆن بێڵم. هەڵبەتە جێگەی نیگەرانی نییە، دوجار هەموو شتێک تەواو دەبێت. بێ ئەوەی چاوەڕێی قسەیەکی لەیلا بێت یەکسەر وتی زیندانیەک کە بۆ ئیبراهیمیان بڕیوەتەوە 6 ساڵە نەک 6 مانگ. لەیلا مەحکەم وەستا وەک بڵێ فریشتەیە گرتبێتی تانەکەوێ. تەنیا دوور لە چاوی موڕاد کەمێک قاچەکانی لەرزی. گەردیسان شتێک هەیە بیڵێن من بەرگەی بیستنی دەگرم. موڕاد وتی نا، ئیتر شتێکم بۆ وتن نییە جگەل لە مەیکە. لەیلا قسەکەی پێبڕی جگەل لە مەیکە چی؟ موڕاد بێبایەخانەوتی جگەل لە مەیکە ئیتر تەنیا خۆتی و دەبێت خۆت کێشەکانی خۆت چارەسەر بکەیت. بێوچان درێژەیدا هەڵبەتە کونج و کۆڵی بوو بمبورە، تەنیا ویستم باش چاوەکانت بکەیتەوە. دواتر لە کاتێکدا کە پیشانی دەدا بە نیازی ڕۆیشتنە دووبارەوتی لەسەر ئێمەش حیساب بکە. لەیلا لە کاتێکدا قاپیەکەی بەڕوودا دادەخست بە ساردێکەوە وتی سڵامەت بی بە چاوان. ئیتر دنیا تاریک و نوتەک بوو. لەیلا پەردەکانی دادایەوە و دانیش تا بزانێ چۆن دەتوانێت 6 ساڵ بێ ئیبراهیم بەسەر بەرێت. ئایا ممکنە؟ ئەو ڕێگە چارانەی بەسەر کردەوە کە لە بەردەمیدا بوو. ئەو دەبوو یا بچێت بۆ گوند کە ڕووی نەدەهات یا دەبوو لە جێگەیەک کاری بکردایە و خەرجی خۆی دابین بکردایە تا بزانێ ڕۆژگار چ ڕووجاوێکی تازەی لە هەت بەدایە. ڕێگەچارەی دووەمی هەڵبژارد. هێزی دایە بەردڵی خۆی و هەستا. چایەکی خستە سەر و ڕادیۆکەی پێکرد تا ڕەونەق بە ژیانی ببەخشێت. ڕادیۆکە گۆرانیەکی شادی لەسەر بوو.
هەوڵیدا خەمەکانی فرامۆش بکات. خەمی دووری باوکو و دایک و زیندانی بوونی ئیبراهیم دوای ماوەیەک چووە پێخەفەوە تا باش بنوێ. دەبوو لە سبەیەوە ژیانێکی تازە دەست پێ بکات. خەوی لێ نەدەکەوت. پێڵوەکانی خستە سەریەک و هەر جۆرێک بووە چووە خەو. ئیتر ئەو باش دەیزانی گەرخۆی بدۆڕێنێ دۆڕاوە و نەک تەنیا کێشەکانی چارەسەر نابن بەڵکو ئاڵۆزتریش دەبن. نیوەی شەو بێدار بووە. هەستا و چوو ئاوی خواردەوە و دووبارە هاتەوە سەر جێگەکەی و ڕاکشا. ئیتر لە تاریکی نەدەترسا و هەر لەبەر ئەمەش دووبارە خەوی لێکەوتەوە. بەڵێنی بەخۆی دابوو کە لە خەو هەستا لەگەڵ کێشەکانی بجەنگێ. چۆن و بە چ شێوەیەک نەیدەزانی. بەڵام دوجار ڕێگە چارەیەکی دەدۆزیەوە. تازە هەتا و جێگەی لە پەنجەرەکەدا خۆش کردبوو کە چاوەکانی هەڵهێنا. بە پرتاو بەرچایەکەی خوارد و جلەکانی لەبەر کرد و لە ماڵ چووە دەرێ. بڕیاری دابوو ئەو کارگانە بدۆزێتەوە کە ژنان کاریان لێدەکرد و لە یەکێک لەوانەدا سەرقاڵی کار بێت. لەسەر شەقامەکان ناونیشانی کارگەکانی لە پیرەمێرد و پیرەژنان دەپرسی. هەندێک ڕێنماییان دەکرد، هەندێکیش دەیانوت زانیاریمان نییە. دوانیوەڕۆی ئەو ڕۆژە سەری لە یەکەمین کارگەی بەرگدوروندا کە ناونیشانەکەی لە ڕێبواران وەرگرت بووتی کارم دەوێت هەر کارێک بێت. خاوەنی کارگەکە پیرەمێردێک بوو لە شێوە و قیافەی کوێخای ئاواییەکەیان. چ کارێک دەزانی؟ هیچ. ئەی چۆن دەتەوێت کار بکەیت؟ فێر دەبم. پیرەمێرد تۆزێک بیری کردەوە وتی خۆفەڕاشی دەزانی؟ بەڵێ. پیرەمێرد وتی زۆر باشە، کەواتە وەرە دەست پێ بکە. دواتر وتی موچەکەی کەمە، دواتر کە فێری کارەکە بووی موچەکەت زیاد دەکەم. بیرچکەی شادی گەڕایە چاوەکانی لەیلا. گەردوو باڵی هەبوایە بێگومان دەفڕی وتی لە کێوە بێم؟ سبەی، بەڵام دەبێ گرنتیەکی باوەڕپێکراویشت هەبێت. لەیلا سەری سوڕما. لەبەر چی؟ پیرەمێرد پێکەنی لەبەر ئەوەی ئێمە تۆ نانازین. لەیلا وتی گەر نەمبێت چی؟ پیرەمێرد وەڵامی دایەوە ئەوسا ئێمە داوای لێبوردن دەکەین. لەیلا وەک بڵێ ئاوی ساردیان پێکرد بێت دەست و قاچی بەسترا. من گەرانتیم نییە، چی بکەم؟ نازانم، ئیتر ئەوە گرفتی خۆتە. لەیلا بێوچان وتی گەر بپاڕێمەوە چی؟ پیرەمێرد وەڵامی دایەوە مەپاڕێوە کچم، بڕۆ گەرانتی بهێنە. لەیلا نائومێد وتی بە خودا کاکە گەرانتیم نییە. پیرەمێرد وتی بڕۆ بەڵکو توانیت دەستت کەوێت. کاتێک لەیلا پێداگیری پیرەمێردی بینی ئیتر لەوێ نەمایەوە. سوپاسی کرد و هاتە دەرێ و تا خۆر ئاوا سەری لە 2-3 کارگەی تریشدا. بەڵام دیسان ئەنجامێکی دەست نەکەوت. سەرباری ئەمەش کە ڕێگەی دۆزینەوەی کار فێر بوو خۆشحاڵ بوو کە هاتەوە ماڵێ تەواو ماندوو بوو. شار گەورە بوو و شەقامەکان درێژ. زۆر بە پێیان ڕۆیشت بوو. نانی ئێوارەی خوارد و نەخوارد خەوی لێکەوت. بۆ سبەی کەمێک درەنگ لە خەو هەستا. خۆر ماوەیەک بوو هەڵهات بوو. دیسان خێرا لە ماڵ دەرچوو. دیسان بە پرسیارکردن چەند کارگەیەکی تری ژنانەی دۆزیەوە و سەری لێدان. خاوەنی یەکەمین کارگا کە کارگەی ڕستن و چنینی هەبوو کابرایەکی تەمەن مامناوەند بووتی حەیف نییە تۆ کار بکەیت؟ لەیلا وەڵامی دایەوە ئەی چی بکەم؟ بۆچی شوو ناکەی؟ لەیلا وتی شوم کردووە. کابرای تەمەن مامناوەندی وتی چۆن مێردەکەت ڕازی دەبێت ژنێک بەم هەموو جوانی و شایستەییە بچێت لە جێگایە کار بکات؟ دواتر لە کاتێکدا کە هەوڵی دەدا خۆی زۆر خۆشمە پیشان بدات درێژەی دایە بەڵام درۆ دەکەیت تۆ مێردت نییە. لەیلا بە سادەی وتی قوربان بە خودا مێردم هەیە. کابرا دیسان بە بزەوە وتی درۆ دەکەیت. لەیلا وتی مێردم هەبێت یان نەمبێت جیاوازی هەیە؟ کابرا وەڵامی دایەوە دیارە جیاوازی هەیە. جیاوازی چی؟ ئەگەر مێردت نەبێت دەبیە سەرۆکی ئێرە و گەر هەشت بێت ئێمە کارێکمان نییە بدەینێ. لەیلا کە تا ئێستا لە مەبەستی ئەو نەگەیشت بوو دەرکی بە بابەتەکە کرد. دزەنیگا سەیری ڕوخساری کابرای کرد. چاوی کابرا درەوشانەوەیەکی نەفرەتاوی هەبوو. بە بێتاقەتی وتی دەڵێی هەڵە لێتان داوە قوربان. پاشان لەوێ دەرچووە دەرێ و هیچ پەرچەکردارێکی بەدوایین قسەی کابرا پیشان نەدا کە دەیوت بۆچی خۆت لەم بابەتەی هەستی من هەڵە ناکات؟ خاوەن کارگەی دواتریش کە کارگەی دەسڕێکی لە نێکس بوو وتی کرێکاری ناوێ و هەلومەرجی کارگە تەواوە. کارگەکانی تریش
کە لەیلا ئەو ڕۆژە سەری لەدان هەموو بۆ کارکردنی گرنتی باوەڕپێکراویان دەویست، بەڵام لەیلا کەسێک نەبوو ئاوازوو مەیدانەکە چۆڵ بکات. بۆ سبەیش سەری لە چەند کارگەیەکی تردا، بەڵام وەڵامەکان تا ڕادەیەک هاوشێوەی وەڵامی کارگەکانی پێشوو بوون. ئەو گرنتی نەبوو، دەبوو گرنتی دەست بخات. نەیدەزانی چی بکات. کتوپڕ مڕادی بیرکەوتەوە. ئەسڵەن پێی خۆش نەبوو جارێکی تر ئەو ببینێ، بەڵام چارەیەکی نەبوو. سەرنجام لەیلا مڕادی بەو کارتە دۆزیەوە کە دابوویە. دیار بوو ئەو لە کۆمپانیایەکی تایبەتی کاری دەکرد و کارەکەیشی شۆفێری ئۆتۆمبیلی قورس بوو. کاتێک چووە شوێنی کارەکەی ئەو لەوێ نەبوو. لەیلا وتی دەبێ ئەو ببینم. پاسەوانی کۆمپانیا پرسی کاری چیت پێیەتی؟ ناتوانم بە تۆ بڵێم، بەڵام کارێکی پێویستم پێیەتی. پاسەوان پرسی بزانم ئەو ببینینت خۆشحاڵ دەبێت یا تووڕا. لەبەرچی ئەم پرسیارەت کرد؟ لەبەر ئەوەی کاتێک ناونیشانەکەیم دایتێ دواتر نێت بڵێ بۆچی ئەم کارت کرد. دڵنیا بە قسەیەکی وات پێناڵێ. دووبارە پاسەوان پرسی دەتوانم بزانم وەستاژن کێیە؟ من هاوسەری هاوڕێکەیم، هاوسەری ئیبراهیم. کام ئەبرام؟ ئەبرام فشە؟ نا، ژنی ئەبرام فشە نیم، ژنی ئیبراهیمێکی ترم. کاتێک پاسەوان بینی بۆنی دەردەسەری لە بابەتەکە نایەدوتی ئێستا دەبێ ئەو لە کافێسایە بێت. دواتر ناونیشانی کافێسایی پێدا. لەیلا سوپاسی کرد و ڕێگەی کافێکەی گرتە بەر. کاتێک گەیشتە ئەوێ کافێکە قەرەباڵغ بوو. ژنێک لە کونجێکی کافێکە گۆرانی دەوت. کەشی کافێکە ئازاردەر بوو. بە خاوەن کافێکەی وت هاتووە بە شوێن مڕاددا. خاوەن کافێ بە قامکی مڕادی پیشاندا. ئەوەیە لەوەیە. ناکرێ بانگی بکەیت؟ خاوەن کافێ بانگی مڕادی کرد و ئەویش کاتێک ئاوڕی بۆ دەنگی خاوەنی کافێدایەوە چاوی کەوت بە لەیلا و هەستا و بەرەو لەیلا هات. کارێکت هەبوو؟ لەیلا سڵاوی کرد و پاشانوتی بەڵێ. فەرموو لە خزمەتدا. لێرە ناکرێ، گەردەکرێ چەند چرکەیەک تەشریف بهێننە دەرێ. بۆچی دەرێ؟ مەگەر ئێرە چیەتی؟ وەرە دانیشە و هەم شتێکیش بخۆین و هەم بڵێ دەتوانم چیت بۆ بکەم. کافێکە پڕ بوو لە دووکەڵ. لەیلا هێڵەنجی دەهات. خەریکە حاڵم تێک دەچێت. موراد وتی باشە با بڕۆینە دەرێ. لە کافێکە چوونە دەرێ. لە دەرەوە هەوا ساف بوو، شنەیەکی خۆشی دەهات. لەیلا تۆسێک حاڵی باش بوو. بمبورە بێزارم کردی. موراد جگەرەکەی لەژێر پێیاندا پان کردەوە. هەر باسی مەکە. لەیلا بە شەرمەزاریەوە وتی پێویستم بە یارمەتی تۆیە. گەر بتوانم بێگومان یارمەتیت دەدەم. چاوی بڕیە لەیلا. ئەوی سەری دانەواند و ئاسایی نەیدەزانی چۆن دەست پێ بکات. موراد وتی شەرمەزار مەبە، وتم گەر بتوانم یارمەتیت دەدەم. لەیلا وەستا. چارەیەکم نەبوو، ئەگینا نەدەهاتم. موراد کەمێک هەڵچوو. ئاه چەندە شەرم دەکەیت. لەیلا وتی پێویستم بە گرانتیەکە. موراد پرسی لەبەر چی؟ بۆ ئەوەی بتوانم کارم دەست بکەوێت. موراد تێگەیشت یەکسەر پرسی بڕیاریت دا بچیتە سەرکار؟ بەڵێ پێویستم بە پارەیە. موراد نوکی سمێڵی جوو. بەڵام تۆ حەیفی. لەیلا لەژێر قورسی نیگای ئەودا سوور بووە، بەڵام نەیهێنا بەڕووی خۆیدا و وای نوان لە مەبەستی حاڵی نەبووە. کەوتە جوڵە. کارکردن باشترە لە دەست خستنە سەردەست. هەم خۆم سەرقاڵ دەکەم و هەم پارەیەک پەیدا دەکەم. ئەمە لە حاڵێکدایە مرۆڤ کەس و کاری نەبێت. خۆ من وتم لە خزمەتدا. لەیلا وتی تۆ بەڕێزی، بەڵام یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە. تا تۆ خەرجیم بدەیە قسەی لەسەر 6 ساڵە. موراد هەلەکەی قۆستەوە و یەکسەر وتی تا کۆتایی ژیان نۆکەرتم. تۆ بەڕێزی زۆر مەمنون. بێ ئەوەی دەرفەتی قسەکردنی تر بداتە موراد درێژەی دایە. گەر ببیە گرنتیم تا کۆتایی ژیان ئەم محیبەتت لەبیر ناکەم. لەیلا زۆر جددی قسەی دەکرد. موراد ڕێگەکانی بەردەمی داخراوبینی. ئێستا کە حەز دەکەی کار بکەیت من قسەیەکم نییە. لەیلا وەک ئەوەی قاپی باخێکی سەوزیان بەڕوویدا کرد بێتەوە هەستی بە ئاسوودەیی کرد. کارەکان بە پێی مەبەستی خۆی دەچوونە پێش. موراد وتی ئێستا کارت دۆزیوەتەوە یا دەتەوێت تازە بە شوێن کارتا بگەڕێی؟ نا دۆزیمەوە. لەکوێ؟ قەرارە لە یەکێک لە کارگەکانی بەرگ درون کار بکەم. موراد وتی باشە هەر کاتێک وتێت من دێم لەگەڵ خاوەن کارگەکە قسە دەکەم.
لەیلا قەراری سبەی دوانیوەڕۆی لەگەڵ ئەودانا و دوای ماڵ ئاوایی ڕێگەی ماڵەوەی گرتە بەر. هەستی بە غڕور دەکرد، لە خەونەکانیدا بەسەر تەواوی شکستەکاندا سەرکەوت بوو. کارێکی کردبوو باوکو و دایکی بێنە شار و لەگەڵ ئەو بژین. نوقمی خەونەکانی بوو بە جۆرێک کە هەر تێنەگەیشت کەی سبەی هات و کەی موراد زەنگی لێدا. تا هاتەوە سەرخۆی خۆی لە تەنیش مورادەوە بینی کە بەرەو یەکەمین کارگەی بەرەو درۆن دەڕۆیشتن کە 2-3 ڕۆژ پێشتر سەردانی ئەوەی کردبوو. خەریکە دەگەین، پەلەم نییە. هەرچەندێک لە کارگەکە نزیک دەبوونەوە دڵی توونتر لی دەدا، نیگەرانی و شادی تێکەڵ بوو. ئازای ئەندامی گرتبووە کە چوونە کارگەکەوە پیرەمێرد ئەوی ناسیەوە. سەرنجام گرانتیت دەستکەوت؟ لەیلاوتی بەڵێ، مزاحمی جەنابی موراد بووم. پاشان ئەوی ناساند، هاوڕێی مێردەکەمە. پیرەمێرد پرسی، ئەی مێردەکەت لەکوێیە؟ لەیلا بیری لەمە نەکردبەوە، تیاماچی بڵێ. ڕووی نەدەهات بڵێ مێردەکەی لەو پڕی سنوورەکان زیندانی کراوە. بڕیاریدا بڵێ لە سەفەرە. کە پیرەمێرد دەست پێش خەری کرد، ئینشاءالله ماوەی زیندانێکی تەواو دەبێت. لەیلا لە حەپەساندا دەمی داچەقی. پیرەمێرد ڕاشکاوتر بوو. ئەم جۆرە ڕووداوانە زۆر ئاساییە، جاجار هەر کەسێک بۆ خۆی کێشەیەکی هەیە. بێ ئەوەی چاوەڕێی وەڵامی لەیلا بێت، ڕۆ موراد وتی، خوددا خێرت بنووسێ گەنجۆ. کاتژمێرێک دواتر لەیلا کاری دەکرد و موراد بوو بۆ گرنتی ئەو. لە خۆشحاڵیدا لەسەر پێی خۆی نەدەوەستا. لە سبەیەوە لەیلا لە کارگەی بەرگدرونەکە سەرقاڵی کار بوو. خەریک بوو ژیانی شێوازێکی ئاسایی پەیدا دەکرد کە کوت و پڕ چەند ڕۆژێک دواتر وەختێک کە لە کارگەی بەرگدرونەکە دەهاتە دەرێ، مورادی بەرامبەر خۆی بینی. ماندوو نەبیت لەیلا خانم. سڵامەت بی، چۆنە لێرەی؟ کارم پێتە. فەرموو. هەستێکی ناخۆش بوونی لە لەیلا گرتەوە. موراد دەیتوانی چ کارێکی بەو هەبێت. لێرە ناکرێ، گەر حەز بکەیت بچینە جێگەیەکی کپ و چەپەک، بۆ نمونە کافەیەک. لەیلا قسەی پێبڕی، نا زۆر مەمنون، ئێرە باشە. موراد ڕەوشی ئەوی دەناسی، ئیتر پێداگیری نەکرد، تەنیا وتی لێرە باش نییە، لانی کەم پیاسە بکەین و قسە بکەین. بۆ ئەوەی لەیلا ڕازی بکات، زۆر کاتتان ناگرم. لەیلا ناچاروتی، تکا دەکەم. کاتێک لەو کوچە تەنگەوە چوونە سەر شەقامەکە کە کارگەی بەرگدرونەکەی لێبوو، لەیلا وتی، من گوێم لێتانە. موراد وتی، ڕاستیەکەی نازانم لەکوێوە دەست پێ بکەم، هەر بۆیە ڕێک دەچمە سەر بابەتەکە. لەیلا وتی، فەرموو. ڕاستیەکەی غیرەتم قبوڵی ناکات تۆ کار بکەیت. لەیلا نەیدەزانی چی بڵێ، هەوڵیدا تەنیا گوێ بگرێ. موراد پرسی، ناڵێ بۆچی؟ لەیلا وەک بڵێ کتوپڕ شتێکی بیرکەوت بێتەوە یەکسەر وتی، لەبەر چی؟ لەبەر ئەوەی حەیفی. لەیلا پرسی، ئەی چۆنی خەرجیم دابین بکەم؟ موراد تۆسێک بیری کردەوە وتی، ڕاستێکی ئەمەش بۆ خۆی پرسێکە، بەڵام من چارەی دەکەم. لەیلا پرسی، چۆنی؟ موراد وەک بڵێ قسەکانی مێشکی هەموو تەواو بوو بێت، بە دوای ڕستەی گونجاودا دەگەڕا. لەیلا پرسیم چۆنی؟ بە هەر حاڵ هەموو پرسێک چارەسەرێکی هەیە. فشاری خستە سەر مێشکی و دواتر وتی، بمبورەها، هیوادارم بێتاقەت نەبی. تۆزێک بێدەنگ بوو، وتی، گەر تۆ مەیلت بۆمان هەبێت، پرسەکە چارەسەرە. لەیلا خۆی لە گێژیدا، کام پرس؟ موراد دەمی داچەقاند، یانی تۆ نایزانی؟ نا. موراد دووبارە فشاری خستە سەر خۆی. لێگەڕێ، زۆر ئاسوودە بێڵێم، ڕاستیەکەی دەمەوێت سیخەت بکەم. لەیلا سوور بەوە، ئارەزووی کرد زەوی دەمیدا بچڕێ و هەڵی لوشێ. هێز لە دڵیدا نەما. ویستی هەرچی جنێوێک دەیزانی هەواڵەی مورادی بکات، بەڵام خۆی ڕاگرت و موراد پرسی، بۆ چوونت چییە؟ لە توندی تووڕەیی ددانەکانی چیڕەیان دەهات، کەوتبووە گریان. بە دەنگێکی بوغزایی وتی، کاک موراد، وەک شتێ من ژنی هاوڕێکەتم، بیرت چووەوە؟ موراد وتی، مەبەستم نەبوو بێتاقەتت بکەم، بمبورە. بەڕواڵەت هەستی بە پەشیمانی دەکرد لەوەی کە لەیلای بێتاقەت کردبوو. تو خوددا بمبەخشە. دواتر بێوچان وتی، حەقم بدەرێ، من نیگەرانی تۆم، تۆ شتێک لەباری ئیبراهیمەوە نازانی. لەیلا لە کاتێکدا کە فرمێز بە ڕوومەتەکانیدا دەهاتە خوارێ، بە کزی پرسی، چ شتێک؟
موراد وتی وا دیارە ناچارم بڵێم. ئیبراهیم قەت ناگەڕێتەوە. ئەو زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپاوە. ڕاستیەکەی سەرەتا ترسام هەموو ڕووداوەکە باس بکەم. وتم تۆ تەواو شێت دەبیت. هەر بۆیە سەرەتا وتم زیندانی 6 ساڵی بەسەردا دراوە. دنیا بە دەوری سەریدا خولایەوە، بەڵام سەری گێژ نەبوو. ئیتر ئەو بە نەبوونی ئیبراهیم ڕاهاتبوو. ئیتر ئەو فێر بوو تەنیا بژی. موراد وتی خۆ دویستت، گەرنا من قەت ئەم بابەتەم پێ نەدەوتی. لیلا پچڕ پچڕوتی قسەکانت تەواو بوو؟ بەڵێ. کەواتە فەرموو تەشریف بەرە، نابمە سیغەتان. شۆستەکە قەرەباڵغ بوو. ڕێبواران بە دڵسۆزیەوە سەیریان دەکرد. بۆ ئەوەی سەرنجی کەس ڕانەکێشێ فرمێسکەکانی سڕی. موراد وتی ئێستا وەڵامم ناوێ، بڕۆ بیری خۆت بکەرەوە تا دوایی. پێویست ناکا بیر بکەمەوە، من وەڵامی خۆمدایەوە. موراد وتی تۆ هەڵە دەکەیت، ئێستا لەژێر کاریگەری هەستەکانتای. لیلا وەستا فەرموو ئیتر نامەوێ هەنگاوێکت لەگەڵ هەڵبهێنم. کتوپڕ موراد مەچەکی گرت. بەڕێکەوە تۆ تێک چوویت، تێناگەی خەریکە چی دەڵێی؟ کاتی هاتبوو هاوار بکات. بە تووڕەیی مەچەکی لە دەست موراد ڕاکێشا و هاواری کرد. دەستم بەردە هیچ و پوچ. ئێوە لە پیاوەتی تەنیا سمێڵەکەتان هەیە. پاشان ویستی لە شقامەکە بپەڕێتەوە و بەرەو ئەو سەری شقامەکە بچێت تا ڕێگەکەی لەو جیا بکاتەوە کە کتوپڕ خۆی کێشا بە ئۆتۆمبیلێکی ڕەنگ ئاڵوباڵووی و لەسەر قیرەکە ڕەهێڵ بوو. کاتێک دەنگی کشانی تای ئۆتۆمبیلەکە لەسەر قیرەکە بیست کە کار لە کارترازا بوو، پەڕی بوو بە ئاسماندا و بەسەردا بەربووبەوە. هەستی کرد سەری توند ئازاری هەیە. ئیبراهیم دایە گەورە و باوک و دایکی بە خێرایی بە بەرچاویدا تێپەڕین. پاشان هەرچی دەیبینی ڕەشایی بوو. لیلا کاتێک هۆشی هاتەوە خۆی لە جێگەیەکی نائاشنا دیەوە. تا ئێستا ئەوەی نەبینی بوو. هەروە ئەو کەسانەی کە لە چواردەوری قەرەوێڵەکەی وەستابوون نەیدەناسین. من لەکوێم؟ دکتۆر وتی تۆ لە نەخۆشخانەی خانم. لیلا چاوی بڕیە ڕوخساری خاوەندەنگەکە. ئەو بە میهرەبانی پرسی حاڵتان باشە؟ بەڵێ تەنیا سرم کەمێک ئازاری هەیە. گرفتێک نییە، چاک دەبێتەوە. هەموو ئەو خەڵکانی لە ژوورەکە بوون جلی سپیان لەبەردا بوو، جگە لە پیاوێکی تەمەن مامناوەندی. ئەو موراد بوو. بەرەو لیلا دانەویەوە دەمناسی لیلا؟ لیلا لە ڕوخساری وردبەوە، دواتر سەری بە ئاماژەی نەرێنی ڕاوەشاند. موراد وتی باش سەیرکە. لیلا فشاری خستە سەرمێشکی، بەڵام نەیتوانی بیناسێتەوە. دووبارە بە نیشانی نەرێنی سەری ڕاوەشاند. موراد بە نیگەرانی چاوی خستە سەر دکتۆر و لەسەر خۆوتی وا دیارە بەم زوانە چاک نابێت. دکتۆر پێکەنی با چاک دەبێت. دواتر لە کاتێکدا کە بەرەو دەرگاکە دەڕۆیشت، ڕۆوپەرستارەکە وتی باش چاودێری بکەن. موراد بە دوای دکتۆردا لە ژوورەکە چوە دەرێ و لە ڕاڕەوەکە پێیگەیشت. دکتۆر زۆری پێدەچێت تا چاک بێتەوە؟ ئەو تووشی بیرچوونەوە بووە، دەبێت یارمەتی بدەین تا ڕابردووی بیر بکەوێتەوە. گەر بیری نێتەوە چی؟ بیری دێتەوە. ئەو مێشکی زەبری بەرکەوتووە و ئەمەیش ئاساییە تووشی بیرچوونەوە ببێت. من دەبێت چی بکەم؟ دەبێت تۆ هەموو ڕۆژێک سەری لێ بدەیت و قسەی لەگەڵ بکەیت. هەروەها ئاشنا دوور و نزیکەکانیشی بهێنینە سەردانی تا مێشکی چالاک بێتەوە. لەو ڕۆژە بدواوە موراد هەموو ڕۆژێک دەچووە سەردانی لیلا و قسەی لەگەڵ دەکرد. موراد هیچی لە ڕابردووی ئەو نەدەزانی جگە لەوەی کە ئەو ماوەیەک لەگەڵ ئیبراهیم بووە. ڕابردووی ئەو لە تاریکیدا بوو. موراد هەفتەیەکی تەواو باسی ئیبراهیمی بۆ ئەو کرد و ئەو هەفتەیەک هەموو ڕۆژێ 1000 توێی مێشکی گەڕا تا بەڵکو ئیبراهیم بهێنێتەوە بیر و سەرنجام لە سەرەتای هەفتەی دووەمدا ئیبراهیمی لە نێوخەون و ڕابردووەکانیدا دەرهێنا و شێوەی ئەو کتومت شێوەی موراد بوو. ئیبراهیم من لێرە بەرە. لیلا مورادی لەگەڵ ئیبراهیم لێ تێکچوو بوو. موراد ویستی بڵێ من ئیبراهیم نیم، بەڵام ترسا حاڵی خراپتر بێت. باش دەدبەم. لیلا پرسی کەی؟ موراد بۆ ئەوەی ڕازی بکات وتی سبەی. کە سبەی هات لیلا پێداگرانە وتی ئیتر ناتوانم لێرە بمێنمەوە. موراد وتی تۆ هێشتا تەواو چاک نەبوویتەوە و دەبێت جارێ لێرە بمێنیتەوە. لیلا وتی من باشم. موراد وتی تۆ دەبێت باش یادەوەریت بەدەست بهێنیتەوە، گەرنا دکتۆر ڕێگە نادات لێرە بڕۆی. لیلا تووڕە بوو.
من یادەوەریم لە دەست نەداوە تا بەدەستی بهێنمەوە. موراد بە نەرمونیانی وتی با لە دەستت داوە، تۆ هێشتا باش من ناناسیتەوە. لەیلا هاواری کرد با تۆ باش دەناسم، تۆ ئیبراهیمی، چووبیت بۆ ئەو دیوی سنوور و ئێستاش گەڕاویتەوە. لەم کاتەدا پەرستارێک چووە ژوورەوە. لەیلا خانم کاتی خواردنی حەبەکەتە. پاشان ڕوویکردە موڕاد دکتۆر کاری بە تۆیە. موڕاد لە ژوورەکە چووە دەرێ و خۆی گەیاندە ژوورەکەی دکتۆر. کارێک کرد بوو قوربان، نەخۆشەکەی ئێوە ئیزندراوە، بەڵام جەنابی دکتۆر ئەو هێشتا باش من ناناسێ. ئاماژەکان پیشانی دەدەن خەریکە یادەوەری بۆ دەگەڕێتەوە. دڵنیام گەربی بیتە ماڵەوە بە قازانجێتی، هەروەها بە قازانجی تۆیشە، ئیتر بۆچی لێرەش پارەی زیاتری تێدا سەرف بکەیت. نیوەڕۆی ئەو ڕۆژە لەیلایان لە نەخۆشخانە ئیزندا. موڕاد بردیەوە بۆ ماڵەکەی خۆی. ئەوان کاتێک گەیشتنەوە ماڵێ، لەیلا هەستی کرد ماڵەکەی گۆڕاوە، وتی ماڵەکە چەندە گۆڕاوە؟ موڕاد وتی ماڵەکە هەمان ماڵە، وا دێتە بەرچاوت. بە درێژایی ئەو دوانیوەڕۆیە لەیلا پشوویدا. کاتێک خۆر ئاوە داهات، گوندێک لە قوڵایی زەینیدا ژیایەوە. خۆی لە ڕێگەی کانیەکەدا بینی کە گۆزە بەشان بەرەو ماڵەوە دەچێت. لە دەرگایدا ژنێک دەرگاکەی کردەوە. شێوەی ژنەکە ئاشنا بوو، بەڵام نەیدەزانی دەبێتە چی ئەو. ژنەکە وتی بۆچی هێندە درەنگکەوتی دایە؟ لەیلا سەراسیمە وتی دایە؟ وشەی دایەی لەژێر لێوە وتەوە و لە ژنەکەی ڕوانی. سەرنجام ناسیەوە، ئەو دایکی بوو. فرمێسک نیشتە گۆشەی چاوەکانی. تۆ خەریکی دەگریت؟ موڕاد وتی. ئەو بەدەنگی موڕاد هاتەوە خۆ. بەڵێ بیری دایکم ئەکەم، هەروەها بۆ باوکم و دایە گەورەم. کتوپڕ کەوتە بیری باوکی و دایە گەورەی. چووە حەوشەکەوە و گۆزەکەی دانا. لە پلیکانەکان سەرکەوت. باوکی لە باڵکۆنەکەدا دانیشت بوو، جگەرەی دەکێشا. سڵاو بابە. سڵاو کچم. سەری سوڕاند بۆ هۆڵەکە کە دەرگاکەی کرابەوە. دایە گەورە نەدەبینرا. چووە هۆڵەکە و هەموو ژوورەکان گەڕا، بەڵام دیسان دایە گەورە دیار نەبوو. کەوتە گریان. پچڕ پچڕ هاواری کرد دایە گەورە. موڕاد کە لە لای دادانیشت بوو لە خەیاڵ دەریهێنا. لەیلا حاڵت باشە؟ لەیلا لەسەر خۆ وەڵامی دایەوە بەڵێ خراپ نیم. هەستە شتێک بخۆ، نیوە شەوە، دەبێ برسیت بێت. لە جێگەکەی کەمێک هەستا. موڕاد نانی بۆ هێنا. لە کاتی خواردنی نانی ئێوارەشدا بەردەوام لە زەینیدا بە شوێن دایە گەورەدا دەگەڕا. لەیلا دەزانی من کێم؟ موڕاد پرسی. لەیلا لە کاتێکدا کە بە زۆر پێدەکەنی وتی ئەی چۆن تۆ ئیبراهیمی؟ دواتر پرسی لەبەرچی ئەمەت پرسی؟ موڕاد وتی تۆ تووشی ڕووداوی ئۆتۆمبیل بوویت و یادەوەریت لەدەستدا. ویستم بزانم باش بووی یان نا. لەیلا بەسەر سوڕمانە پرسی من تووشی ڕووداوی ئۆتۆمبیل بووم؟ کەی؟ چووە فیکرەوە، بەڵام هیچی بیر نەهاتەوە. موڕاد وتی سەرت زەبری بەرکەوت بوو، بەڵام سوپاس بۆ خودا بەخێر گەڕا. لەیلا دیسان فشاری خستە سەر مێشکی تا بەڵکو دیمەنی ڕووداوەکە بهێنێتەوە یاد، بەڵام هیچی دەست نەکەوت. نانی ئێوارەی خوارد و نەیخوارد ڕاکشا. هەر کە چاوەکانی نوقاند، دەنگی دایکی لە گوێیدا زرینگایەوە. لەیلا بنو ئیتر درەنگە. بەڵام ئەو لە خەونەکانی خۆیدا لە پشت پەنجەرەکەەوە وەستا بوو، سەیری گوندەکەی دەکرد. گڵۆپەکانی ئاواییەکە یەک دەکوژانەوە و ئاواییەکە دەچووە خامۆشیەوە. دوای چەند ساتێک چووە سەر جێگەکەی و ڕاکشا. زۆر سووک بوو، هەستی بە پێکێشی دەکرد، وەک بڵێ ڕوت و قووت بێت. بێ ئەوەی بێبێ لە جێگەکەی تلیدا خەونی بینی ڕێویەک گوێچکەکانی دەلێسێتەوە، بەڕوونی دەنگی هەناسەی دەژنەوەت، بەڵام نەدەترسا. میلی کاتژمێرکە ئارام ئارام بەرەو پێش دەچۆن. لە دەرەوە مانگ دەدرەوشایەوە و تاوناتاوێ بایەکی تا ڕادەیەک سارد لە پەنجەرەی نیوەکراوەوە دەهاتە ژوورەوە. دوای 2-3 شەو دەمەوبەیان ترێلەیەکی ڕەش لە قوڵایی مێشکی لەیلاوە دەرکەوت و هاتە پێشەوە. ئەوەندە نزیک بووە تۆزێکی مابوو بیکات بەژێرەوە. ترسا، دەیویست بچێتە لاوە و ترێلەکە وەستا. لەسەر نووکی قاچەکانی هەستا و سەیری شوێنی شۆفێرەکەی دەکرد. ترێلەکە شۆفێری نەبوو، حەپەسە. دواتر بە دەنگی بەرز پرسی چۆن دەبێ ئۆتۆمبیلێک بەم گەورەییە شۆفێری نەبێت؟ وەڵامێکی نەبیست،
چووە پێشەوە تا سەیری ناو ترێلەکە بکات. کتوپڕ ڕوخساری پیاوێک بە چاوی زەق و سمێڵێکی پڕەوە لە چوارچێوەی جامی ترێلەکەوە دەرکەوت. بە ترس و لەرزەوە پرسی: تۆ کێیت؟ کابرا پێکەنی: نۆکەرت ئیبراهیم. ئیبراهیم؟ بەڵێ، ئێستا ئیتر غوڵامەکەت ناناسی؟ تووشی سەر ئێشە بوو لە تاو ئازارەکە لە خەوڕاپەڕی، هەتاو کەوتبووە سەر پەنجەرەکە، هەستا و چووە بەر ئاوێنەکە و خۆی ڕێک و پێکرد. بانگی ئیبراهیمی کرد: ئیبراهیم، موڕاد بە سینی یەک چاییەوە لە ناو دەرگاکەتا دەرکەوت. بەیانیت باش نووسی؟ لیلا هەر کە چاوی بە موڕاد کەوت لە جێی خۆی داوشک بوو. موڕاد سەرەتا پێی وابوو باش نایبیستێ. پرسی: وتت موڕاد؟ لیلا بە حەپەساوی وتی: بەڵێ، وتم موڕاد. موڕاد بە خۆشحاڵیەوە وتی: خۆشحاڵم کە یادەوەریت بەدەستهێنایەوە. لیلا هێشتا گێژ بوو، نەیدەزانی چی بکات. ویستی بقیژێنێ، بەڵام گەروی یارمەتی نەدا. چەند ساتێک مات و حەیران سەیری کرد، وەک جنۆکە دەستی لێوەشاند بێت. دواتر چوو لەسەر گۆشەیەکی قەڕەوێڵەکەدا دانیشت، بەدەست دەموچاوی داپۆشی و بە دەنگی بەرز گریا. موڕاد وتی: لەبەر چی دەگریت؟ هەموو شتێک بەخێر گەڕا. تۆ دووبارە سەلامەتیت بەدەستهێنایەوە، جێگەی خۆشحاڵییە، مەگری. دواتر سینیە چایەکەی دانا و ڕووداوی ئۆتۆمبیلەکەی بە وردی بۆ گێڕایەوە و دووبارە وتی: هەموو شتێک بەخێر گەڕا. لیلا پچڕ وتی: خۆزگە بەخێر نەدەگەڕا و من دەمردم، خۆم لە ماڵی تۆدا نەدیبا. موڕاد حەپەسا: گوو بەم شانسە وەرە چاکە بکە. ئینجا وتی: دەزانی چەندمدا بۆ مانەوەت لە نەخۆشخانە؟ وەڵامی چاکە بەم جۆرە دەدەنەوە؟ لیلا بێدەنگ فرمێسکی دەڕشت. هەتاوێکی زەرد و نەخۆش ژوورەکەی داگیر کردبوو. چرکەی کاتژمێرەکە وەک جنێو لە گوێی ئەودا دەنگی دەدایەوە. بێدەنگیەکی نەفرەتاوی فەرمانڕەوایی کەشەکە بوو. ئەوێ جێگەیەکی باش نەبوو بۆمانەوە. لیلا هەستا بڕوات. موڕاد پرسی: بۆ کوێ؟ دەڕۆم بۆ ماڵەکەم. موڕاد ڕێگەی لێگرت: تۆ هێشتا باش چاک نەبوویتەوە، دەبێ لێرە بیت و پشوو بدەیت. لیلا هاواری کرد: یەک خولەکیش لێرە نامێنمەوە. پاشان موڕادی لەسەر ڕێگەکەی لادا و بەرەو دەرگاکە چوو. موڕاد وتی: من چاکەی تۆم دەوێ. لیلا تێزە پێکەنینێکی کرد: مەگەر تۆ مانای ئەم قسانەیش دەزانی؟ ئەی چۆن نەیزانم؟ گەر نەمزانی با دەموت بڕۆ. پاشان بێ ئەوەی بێوێ وتی: ئەسڵەن دەزانی بۆچی دەڵێم مەڕۆ؟ لەبەر ئەوەی ئیتر تۆ ماڵێکت نییە کە بچیت دەیتا بژیت. کە تۆ نەبووی، خاوەن ماڵەکە داوای چۆڵکردنی ماڵەکەی کرد و هات کەلوپەلەکەتی فڕێدایە دەرێ. لیلا باوەڕی نەکرد: پیلانی نوێیە؟ موڕاد وتی: بەدبەخت، تۆ ئاگا لە ڕووداوەکە نییە. ئیبراهیم درۆی کردبوو. ئەو خانووە هی ئەو نەبوو، ئەو بە کرێی گرتبوو، بەڵام قەت کرێی نەدەدا. دوجار خاوەن ماڵەکەیش وتی ئەبێ چۆڵ بکرێت. لیلا هێز لە دڵیدا نەما، بەڵام بەسەرخۆیی نەهێنا و وتی: بەسە. هەوڵیدا بەسەر خۆی دازاڵ بێت. بە هەر حاڵ من لەم ماڵە دەڕۆم. لە ماڵ چووە دەر و لە دوای خۆیەوە تون دەرگاکەی داخست. موڕاد ڕای کرد بە دوایدا و دەرگاکەی کردەوە و هاواری کرد و دەنگی لە ڕاڕەوی شوقەکەدا دەنگی دایەوە. بە خودا درۆ ناکەم، کەلوپەلەکەیشت لە کافێسایەیە. لیلا خاوی کردەوە تا قسەکانی بژنەوێ. موڕاد درێژەی دایە: گەر شەو نەتوانی جێگەیەک بۆ نووستن پەیدا بکەیت، وەرە بۆ کافێکە، من لەوێم. قسەکەی خۆی بەم جۆرە تەواو کرد: شەرم نەکەی، حەتمەن وەرە. لیلا بێ ئەوەی وەڵامێک بداتەوە پلیکانەکانی تێپەڕاند و لە دەرگای تەلارەکە چووە دەرێ و تا دەیتوانی لێی دوورکەوتەوە. نەیدەزانی لەکوێی شارە. سواری ئۆتۆمبیل بوو، ناونیشانی ماڵەکەی دایە شۆفێرەکە. کاتێک گەیشتە ئەوێ، بارودۆخەکە بەو جۆرە بوو کە موڕاد وتبووی. دەرگای ماڵەکەیان گاڵەدا بوو، کاغەزێکیان پێوە نووساندبوو: لەسەر ئەم بنەمایی هەرکەس قوفڵەکەی بشکێنێ بە دوواداچوون و لێپێشینەوەی لەگەڵ دەکرێت. هەڵبەت ئەو خوێندەواری نەبوو. یەکێک لە هاوسێکان ئەم بابەتەی پێوت. لە کاتێکدا کە گریانی لە قوڕکدا بوو، لە تەرارەکە هاتە دەرێ. ویستی بگری، بەڵام شەقامەکە قەرەباڵغ بوو. بە نائومێدی و خەمباریەوە هەنگاوینا. مەبەستێکی نەبوو. کاتژمێرێک دواتر، کاتێک قاچەکانی ماندوو بوون، چووە پارکێک و لەسەر کورسیەک دانیشت تا ماندوێتی دەربکات.
باش بوو تەلاقت وەرگرت. ئێستا تاق و تەنیایی. ژنێک ئەم قسەی کرد کە هاتبوو لە پەنایدا دانیشت بوو. ئاوری بۆ ژنەدایەوە. لەگەڵ منت بوو؟ بەڵێ لەگەڵ تۆم بوو. ئێرە جگە لە تۆ کەسی لێ نییە. تاقەتی قسەکردنی نەبوو. تاقەتی قسەکردنم نییە. دەکرێ وازم لێ بهێنی؟ ژنە بە نەرمونیانی و میهرەبانی وتی: توخودا بمبەخشە، مەبەستی بێزارکردنتم نەبوو. تکا دەکەم. ژنە بە دڵسۆزی پرسی: منداڵیشتان هەیە؟ لیلا بە خەمساردی وتی: نا نەخێر. پاشان دزەنیگا سەیری ژنەکەی کرد. ئەو ژنێکی تەمەن مامناوەندی بوو، ئارایشتێکی زۆر تۆخی کردبوو. ژنە وتی: نائومێد مەبە، هەموو شتێک باش دەبێت. چۆن؟ ژنە زۆر نەرمونیان وتی: هیچ لە ئامێنەدا سەیری خۆت کردووە؟ بە کوێرایی چاوی شەیتان زۆر جوانی. لیلا تێزە پێکەنینێکی کرد: خۆزگە جوان نەبوو مایە و نەختێک شانسم هەبوایە. ژنە بەگاڵتەوە وتی: با هەتا من شانسم لە تەنیشتۆوە دانیشتوم. لیلا ڕێک لە ڕوخساری ژنە وردبووەوە، لە ناوچوون لە ڕوخساریدا شەپۆلی دەدا. بێ ئەوەی بیەوێ پرسی: دەڵاڵی؟ ژنە سەری سوورما، بەڵام نەیهێنا بەڕووی خۆیدا. تۆ پێت وایە چیم؟ من پێم وایە بەڵێ. ژنە بێ بایەخ وەڵامی دایەوە: ئێستا هەرچی ناودەنەی بینێ، من ژیانی ژنانی بێخانە و لانە ڕێک دەخەم. ئێستا دەتەوێ یارمەتیت بدەم یان نا؟ لیلا زۆر ڕاشکاوانەوتی: نا. پاشان لە جێگاکەی هەستا و لە پارکەکە چووە دەرێ. شەقامێکی کردە بەر، بیری دەکردەوە، بە دوای ڕێگە چارەیەکدا دەگەڕا. داهاتووی خۆی لە تاریکیدا دەبینی. خۆر بێ بەزەیانە دەدرەوشایەوە و ئەو شەڵاڵی ئارەقە شەقامەکانی تێدەپەڕاند. بۆ کوێ دەچوو نەیدەزانی. کتوپڕ کارگەی بەرگ دروونەکەی بیرکەوتەوە و دواتر عوشرەتی بیرکەوتەوە، یەکێک لە ژنە بەرگ درووەکان. ئەو لەوانی تر میهرەبانتر بوو. بڕیاریدا دەوروبەری خۆرئاوا بچێتە دووی و داوای یارمەتی لێ بکات و بەم بیرۆکە هێزیدایە دڵی خۆی. هەر جۆرێک بوو تا کاتژمێر 5 خۆی لەسەر شەقامەکان سەرقاڵ کرد. کاتژمێر 5 لە بەردەم کارگەکەدا بوو. ژنەکان یەک یەک لە کارگەکە دەهاتنە دەرێ و دەچوونە ماڵەکانەوە. هەوڵیدا نەیبینن. چاوەڕێی عوشرەت بوو. سەرنجام عوشرەت لە کارگەکە هاتە دەرێ. چووە پێشێ. سڵاو سڵاو. باوەشیان بە یەکتریدا کرد. دواتر لیلا هەموو بەسەرهاتی ژیانی خۆی لە نوکەوە بۆ گێڕایەوە و دوجار داوای لێکرد یارمەتی بدات. بۆ نمونە جێگەیەکی نووستنی بداتێ. عوشرەت بەو پەڕی بێدەسەڵاتیەوە وەڵامی دایەوە: ڕوڕەشم، خۆزگە دەمتوانی. دواتر بەردەوام بوو: من و مێردەکەم لەگەڵ 4 منداڵەکەمان لە ژوورێکی 12 مەتریدا دەژین. پاشان وتی: مێردەکەم نەخۆشی دڵی هەیە، ناتوانێت کار بکات. پاشان ئیتر قسەی نەکرد، واتە نەیتوانی. گریان ئامانی لێ هەڵگرت. لیلا فرمێسکەکانی سڕی: بمبورە، بوومە هۆی بێتاقەتیت. عوشرەت پشر پشر وتی: قسەی وا مەکە. دەستی کرد بە جانتاکەیدا، جزدانی پارەکی دەرهێنا. پاشان کردیەوە و بڕێکی لێ دەرهێنا و بۆ لیلای ڕاگرت: بیگرە، پێویستت دەبێت. لیلا وتی: نا زۆر سپاس. عوشرەت پێداگیری کرد: ئەگەر ئەم پارەیە وەرنەگری بێتاقەت دەبم. لیلا بە شەرمەوە پارەکەی وەرگرت. زۆر شەرمەزارت کردم. دوژمنت شەرمەزار بێت. پاشان وتی: نیگەرانی هیچ مەبە، هەموو شتێک باش دەبێت. شەویش لە دەرەوە مەمێنەوە. گەر ناسنامەت پێبێت بۆ هەر میوانخانەیەک بچیت ڕێگەت دەدەن. لیلا وتی بە چاوان. ئیتر نەیوت ناسنامەکەی لای دایک و باوکی بەجێماوە، ترسا دووبارە ئەو بێتاقەت بکات. عوشرەت درەنگ کەوتبوو. لێک جیابوونەوە. خۆر بە پرتاو دەڕۆیشت و تا ئاوا بێت. شەودا دەهات و هێشتا لیلا نەیدەزانی شەو لەکوێ دەنوێ. کتوپڕ دەنگی مڕات لە گوێیدا زرنگایەوە: گەر شەو نەتوانی جێگەیەک بۆ نووسن پەیدا بکەیت، وەرە بۆ کافێکە، من لەوێم. ناچار بڕیاریدا بچێتە سۆراغی مڕات. قاچەکانی توانای ڕۆیشتنیان نەبوو. سواری ئۆتۆمبیل بوو. هێندەی پێنەچوو خۆی لە بەرامبەر کافێکە دیەوە. پێشتریش هاتبوو بۆ ئەم کافەیە. چووە ژوورێ، دیسان کافێکە پڕ بوو لە دووکەڵ و ژنێک لە خەرمانەیەک لە ڕووناکی و هەوردا لە گۆشەیەکی کافێکەدا گۆرانی دەوت. خاوەن کافێکە وتی: فەرموو. هاتووم بە شوێن مڕاددا. ئێستا بانگی دەکەم. فەرموو من لە دەرەوە چاوەڕێم. لە کافێکە چووە دەرێ و چاوەڕێمە.
دوای چەند ساتێک هەیکەلی موڕاد چوارچێوەی دەرگاکەی کافێکەی پڕ کرد. دەمزانی دێی؟ لەیلا هیچی نەوت. موڕاد پرسی بێگومان جێگەیەکت بۆ نووستن نەدۆزیەوە وایە؟ لەیلا بە نیشانەی ئەرێ سەری دانەواند. موڕاد دەستی بەرەو کافێکە درێژ کرد. فەرموو. لەیلا وتی زۆر مەمنون، ئیتر بێزارت ناکەم. موڕاد پرسی مەگەر جێگەی نووستنت ناوێ؟ لەیلا بە شەرمەزاریە وتی بەڵێ. پاشان وتی گەر ڕێگە بدەی من چەند شەوێک لە ماڵەکەی تۆدا بژیم زۆر مەمنونم، هەڵبەت بە تەنیا. موڕاد وتی کاتێک دەڵێم فەرموو لەبەر ئەوەی ئەم خانووە هی من نییە، هی هاوڕێیەکمە. چەند ڕۆژێک چۆڵ بوو، وتم تۆ لەوێ پشوو بدەیت، تۆیش پێت نەزانی و منیش دوانیوە ڕۆچووم کلیلەکانم ڕادەستکردەوە. لەیلا کەوتە سەر دووڕیانێک بڕوات یا بمێنێتەوە، بەڵام فکری بۆ هیچ کوێ نەدەچوو. ناچار وتی جێگەیەکی ترت پێشک نایە من لەوێ پشوویەک بدەم؟ موڕاد وتی گەر هەم وایە دەموت، جگە لەوەیش ئێرە چێتی؟ گەر پێت وایە تەنیای دڵنیا بە تەنیا نیت، چەند کەسێک لە ژنە ئیشکەرەکان شەوان لێرە دەنوون. پاشان وتی دڵنیا بە لێرە لە ئاسایشدای. موڕاد پێکەنی کافێکە ماڵی خۆتە واتا ماڵی ئێمەیە، چۆن بێڵێم؟ من و ئەم جەنابەی لە پێش دەرگاکەوە لە پشت مێزەکەوە دانیشتووە هاوبەشین، گەرویستت دەتوانی لێرە کاریش بکەیت. دووبارە موڕاد وتی فەرموو. لەیلا سەرباری ئارەزووی خۆی چووە کافێکەوە. موڕاد ئەوی بە هاوبەشەکەی ناسان. ئەمە لەیلا خانمە، ئاشنایە و بڕیارە لێرە کار بکات. کابرا لە پشت مێزەکەوە هەستا، پێڵاوی سەرچاو. پاشان ڕووی کردە لەیلا بەخێر هاتی خانم. لەیلا لەسەر خۆوتی زۆر سوپاس. پاشان کابرا یەکێک لە ئیشکەرەکانی بانگ کرد وتی زەری ڕێنمایی لەیلا خانم بکە بۆ ژوورەکەی خۆتان، هاوکاری تازەتانە، بە چاوان قوربان. پاشان زەری ئەوی بەنێو قەرەباڵغیەکەدا برد و بەرەو ئەو سەری هۆڵەکەی برد و لەوێ پەردەکەی لادا و دەرگایەکی کردەوە. فەرمووی چوونە ژوورەوەی دەکرد. هەرکە لەیلا دوورکەوتەوە کابرا ڕووی کردە موڕاد بەرکۆشی مەدەرێ حەیفە، لێگەڕێ ببێتە ئەستێرە، پاروێکی باشە. منیش بۆ چوونم ئەمەیە، بەڵام هێواش. بەم شێوەیە لەیلا چووە کافێ سایە و کافەی سایە سێبەری خستە سەر داهاتووی. سەرەتا هێڵنجی دەهات و شەوان کابوسی دەبینی، بەڵام وردە لەگەڵ هەلوو مەرجەکە ڕاهات و هێندەی پێنەچوو وێنەیەکی گەورەی ئەویان بەبان دەرگای کافێکەوە هەڵواستی. دوای ساڵانێک هەواڵی بەدناوی لەیلا لە ئاواییەکەدا دەنگیدایەوە. هەواڵ گەیشتبوو ئەو بۆتە شوێنی ئاماژەی شاری سنووری. دیسان هەواڵ گەیشتبوو وێنەکانی ئەویان داوە لە بان دەرگای کافێکان. هەندێک لە گەنجانی ئاواییەکە ئێستا ئیتر پێیان بۆ شار کرابەوە. سوێندیان دەخوارد ئەویان لە نزیکەوە بینیوە لەسەر شانۆی کافێکان گۆرانی دەڵێ. سەرەتا کەس بایەخی بەم هەواڵانە نەدەدا، لەبەر ئەوەی زۆربەی خەڵکی ئاوایی باوەڕیان وابوو ئەو ساڵانێک پێشتر دوای دەست درێژی کردنە سەری کوشتویانە. بەڵام ڕۆژێک کە جەمالی کوڕی کوێخا وێنەیەکی ئەوی هێنایە ئاوایی، خەڵکی گەیشتنە ئەو باوەڕی کە ئەو زیندووە و کەوتنە هەوڵ و تەقەڵا کە هەر جۆرێک بووە بیدۆزنەوە و بیگێڕنەوە بۆ ئاواییەکە، تا لەوە زیاتر گورز لە ئابڕووی ئەوان نەوەشێنێ. بابەتی گێڕانەوەی ئەو بۆ ئاوایی ڕووکاری پرسەکە بوو. هەندێک لە خەڵکە دەمارگرژەکە بڕیاریاندا بوو خوێنی بڕێژن. یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی یەکێک لەوانە بوو، ئەو کە سەردەمێک لە خوازبێنی کارانی لەیلا بوو، ئێستا هاوسەرگیری کردبوو، ژن و منداڵی هەبوو، پتر لەوانی تر دەمارگرژی بەخەرج دەدا. خوددا بکات هەواڵەکان ڕاز نەبن، گەرنا دەچم بۆ شار و جەستەی دەکەمە بێژنگ. زۆر ئاسایی میلی تفەنگەکەی دەهێنایەوە و هاواری دەکرد ئێمە ئەم سەرشۆڕیە قبوڵ ناکەین. ئەوەندە دەوری دەدایەوە خاوەن چایخانەی ئاواییەکە دەهێنایە قسە و کە ئێستا ئیتر پیر ببوو. چ خەبەرتە دیسان هاوار دەکەی مەگەر تۆ گەورەت کردووە وا بەم جۆرە هەڵدەچی؟ من گەورەم نەکرد، بەڵام ئەو خەریکە ئابڕووی ئەم ئاواییە دەبات، ئاواییەک کە من تێیدا دەژیم. ڕاستە، بەڵام نابێتە بەڵگە تا تۆ خوێنی بڕێژی. جگەلەوەیش کێ چوزانێ ئەو وێنەی جەمال هێناویەتی وێنەی ئەوە؟ با ئەوە من باش دەیناسمەوە. باشترە باش بیرکەیتەوە، دنیا گۆڕاوە. من بیری خۆم کردوتەوە،
باشترە تۆیش هێندەی مۆعیزە نەکەی. سەرنجام بە سەرکردایەتی یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی 15 کەس لە پیاوانی ئاوایی بەرەو شار بەڕێکەوتن تا لەیلا بدۆزنەوە. ئەو وێنەی لەیلا کە ئەوان بەدەستیانەوە بوو بە شایەتی زۆرێک لە خەڵکی ئاوایی بەموو جیاوازی نەبوو لەگەڵ لەیلا. ئەو هەمان شێوە بوو کە بینیویانە، تەنیا تەمەنی هەڵکشا بوو. ئەوان لە ئێوارەیەکی پاییزیدا گەیشتنە شار و هەرکە چوونە شارەوە چوونە میوانخانە تا شەو پشوو بدەن و لە سبەی بەیانیەوە بە شوێن لەیلادا بگەڕێن. تا چاویان خستە سەریەک مانگی خەمباری پاییزی بەسەر میوانخانەکەدا تێپەڕی و جێگەی خۆی دایە خۆر و ئێستا ئەوان بوون و شەقامە گەورەکانی شار و لەسەر شەقامەکانیش کافێ قەرەباڵغەکان سەرنجیان ڕادەکێشا. کە گەیشتنە یەکەمین کافێ وێنەی لەیلایان بەبان دەرگاکەیەوە بینی. چوونە ژوورێ و هەواڵی لەیلایان پرسی. خاوەن کافێکە وتی ئەو دەوروبەری خۆر ئاوا دێتە ئێرە. ئێستا لەکوێیە؟ هەوادارانی ئەوەن یا خزم و کەسی؟ یەشار هەستی بە بابەتەکە کرد و خێراوتی دیارە هەوادارانی ئەوین، کەواتە دەبێت سەبر بکەن. ئەوان تا خۆر ئاوا لە پارکێکی نزیک کافێکە چاوەڕێیان کرد تا لەیلا بێت و خۆر ئاوا لەیلا هات. لە خێرمانەیەک ڕووناکیدا لە قوڵایی شانۆکەوە هاتە پێش. جلوبەرگی جوانی لەبەردا بوو. کوڕی کوێخا لە یەشاری پرسی خۆیەتی؟ نازانم، ڕاستیەکەی گومانم هەیە. چی بکەین؟ ئێستا سەروبنی بابەتەکە دەردەهێنم. یەکسەر لە جێگەکەی هەستا و بە دەنگی بەرز وتی من دەناسیەوە لەیلا، من یەشارم، کوڕی محەممەدی ڕاوچی. دەنگی یەشار لە کافێکەدا دەنگیدایەوە تا هاتەوە خۆ. کابرایەکی هەیکەلزل هات و لە پشتەوە دەستی خستە سەردەمی و لە کافێکە پردیە دەرێ. چیت دەوێ؟ ئێمە هاتوین ئەو بەرین، لە ئاستی ئەم قسانە دانیت. یەشار فریانە کەوت و وەڵامی بداتەوە. مشتی قورسی کابرادا هاتەوە سەرلوتی و دەموچاوی شەڵاڵی خوێن کرد. لەسەر زەویەکە تەخت بوو، ویستی هەستێتەوە، بەڵام گورزی مشت و لەقەی کابرا هێزی لەبەر بڕی بوو. پەردەیەکی ڕەش بەرچاوی گرت. کاتێک هۆشی هاتەوە خۆی لەناو ئاپۆرای هاودێیەکانی دابینی لە میوانخانەکە کە چواردەوریان گرتە بوو. ئەوان دوای ئەوەی یەشاریان لە کافێکە فڕێدایە دەرێ بێ هەراوهۆریا هاتبوونە دەرێ و یەشاریان هەڵگرت بوو گەڕابوونەوە میوانخانەکە. ژنی فەڕاشی میوانخانەکە کە ژنێکی بەتەمەن بوو دەموچاوێکی سوتاوی هەبوو سەری یەشاری پێچا. هیچ نییە، تەنیا کەمێک زامدار بووی. کاریان دەبینم. ناکرێ وازی لێبێنیت؟ نا. دەکرێ بپرسم بۆچی؟ بەو پەڕی شەرمەزاریەوە نا. ئیتر ژنە هیچی نەوت. کارەکەی تەواو کرد و لە ژوورەکە چووە دەرێ. دوای ڕۆیشتنی ژنە یەشار ڕووی کردە هاوسەفەرەکانی و هەر جنێوێکی زانی حەواڵی کردن. ئەو لەوە ڕەنجا بوو کە ئەوان خۆیان تێکەڵی بابەتەکە نەکردبوو. جەمالی کوڕی کوێخاوتی بەبێ پلان و بیرکردنەوە کارەکەت تێکدا، ئێمە چی بکەین؟ تۆ خەریک بوو کافێکەت دەشێوان، دەیخۆ دەبوو سەروبنی بابەتەکەم دەربهێنایە یان نا؟ بەڵێ، بەڵام بەم ڕێگەیە نا. دەزانی ئەو ژنەی تۆ لەسەری تێڵاترێن کرای لەیلا نەبوو؟ یەشار سەری سوڕما. چۆن زانیت؟ ئەو پیاوەمل ئەستورە وتی لە بارودۆخەکەمانەوە تێگەیشت کە دەبێت لە هاوسەفەرانی تۆ بین. وتی پێیت بڵێین ناوی ئەو ژنە لە ناسنامەکەیدا فەخریەیە. یانی ئەکرێ؟ بۆچی ناکرێ؟ زۆر کەس هەن لێیەک ئەچەن. لا مەزهەبە زۆر لە لەیلا دەچوو. لەم کاتەدا لە دەرگادرا ژنە فەڕاشەکە بوو، حەبوو ئاوی بۆ یەشار هێنا بوو. یەشار وتی خودا لە خوشکایەتی کەمت نەکا، سڵامەت بی. یەشار دەستی کرد بە گیرفانیدا و پارەیەکی دەرهێنا و بەرەو ژنەی ڕاگرت. شایانی تۆیش نییە، ژنە پێکەنی. شەرمەزارم مەکە، بۆ پارە برینەکەتم نەپێچا، ئەرکمە. یەشار پێداگری کرد، بەڵام ژنەکە پارەکەی قبوڵ نەکرد. شەوخۆشی وت و لە ژوورەکەی چووە دەرێ. کاتژمێرەکەت 10 جار لێدا، کات زوو تێپەڕی بوو. نانی ئێوارەیان خوارد و نەخوارد ڕاکشان تا خەویان لێ بکەوێ. ئەوان ڕۆژی دواتر دیسان بۆ گەڕان بە شوێن لەیلادا کەوتنە شەقامەکان. سەریان لە هەر کافەیەکدا لەسەر ڕێگایان بوو، بەڵام دیسان نەیانتوانی لەیلا بدۆزنەوە. ئیتر چاوترسێن ببوون و زۆر وریایانە هەڵس و کەوتیان دەکرد.
لە کافێکان زۆر ژن ناویان لەیلا بوو. هەندێکیشیان لە لەیلای کچی ڕەجەبیش دەچوون، بەڵام ئیتر ئەوان نەیان دەتوانی سەر و بنی بابەتەکە بدۆزنەوە. بڕیاریاندا تا باوەڕی تەواو پەیدانەکەن هەنگاو نەنێن. کە شەو داهات، ژنە فەڕاشەکە بە بیانوویەکەوە هاتە لایان وتی: ئەگەر کێشەیەکتان هەیە بە بنی بڵێن، بەڵکو بتوانم یارمەتیتان بدەم. من لێرە دۆست و ئاشنام زۆرە. یەشار سەرەتا نەیویست شتێک بڵێ، بەڵام ئیتر ڕێگە چارەیەکیان لە بەردەمدا نەبوو. ناچار وتی: ونبوویەکمان هەیە. ناوی چییە؟ لەیلا. پێیان وتوین لێرە لە کافێکان کار دەکات. ئێرە پڕە لە لەیلا و زۆر بەشیان لە کافێ کار دەکەن. کام لەیلا؟ جەمالی کوڕی کوێخاوتی: لەیلای کچی ڕەجەبی ئاسنگەر. ژنە چووە فکرەوە و دواتر وتی: گەر بە هەڵەدا نەچم، ئێوە بە شوێن لەیلا لادێییدا دەگەڕێن. یەشار پرسی: لەیلا لادێیی؟ بەڵێ، لەیلا لادێیی لێرە بەم ناوەوە ناسرا بوو. دووبارە ژنە چووە فکرەوە و پاشان پرسی: بزانم دایکی ناوی جەمیلە بوو؟ یەشار و هاوڕێکانی وەک بڵێک لە خەو ڕاچڵکی بن وتیان: بەڵێ. ژنە فەڕاشەکە لە کاتێکدا کە لە خاڵێکی دووری ناو خەیاڵی ڕامابوو وتی: دەیناسم. یەشار یەکسەر وتی: لەکوێیە؟ ژنە بە غەمگینی وتی: ئێستا نازانم، بەڵام پێشتر لە کافەی سایە کاری دەکرد. یەشار وتی: تو خودا دۆزێک بیر بکەرەوە، بزانە ئێمە دەبێت لەکوێ بووی بگەڕێن. سیمای ژنە تێکچوو، فرمێسک گەڕایە چاوەکانی. ئیتر بە شوێنی دامەگەڕێن. ئەو ئاگری لە خۆی بەردا. هەروە کافێ سایەش ئاگرێکی تەواوی هەڵگیرساند. هەم خۆی سووتاند هەم ئێمەیش. دواتر پچڕ پچڕ وتی: ئەو هاوڕێی من بوو، ئێمە پێکەوە لەوێ کارمان دەکرد. بایەک کە لە دەرەوەی پەنجەرەکەوە دەهات، ئێستا تیرەی لورەی نەدەهات. پیاوەکان قسەیەکیان نەبوو بۆوتن، هەروەها پرسیارێکیش بۆ کردن. ژنە پرسی: بڕیارتان داوە چی بە باوکو دایکی بڵێن؟ جەمالی کوڕی کوێخاوتی: باوکی چەند ساڵێک پێشتر مردووە. دایکی بارودۆخی زۆر خراپە، شێت بووە. پێی وایە لەیلا چۆتە سەرکانی ئاو بهێنێ و درەنگ کەوتووە. دووبارە ژنە کەوتە گریان. چیت کرد لەیلا؟ هەم خۆ سووتان هەم خەڵکانی تریش. فرمێسک ئامانی لێ هەڵگرت. یەشار وتی: تۆ خۆت بێتاقەت مەکە، بە هەر حاڵ ڕووداوێکە و ڕوویداوە. ژنە بەردەوام بە بێدەنگی فرمێسکی دەڕەشت کە کتوپڕ دەنگی خاوەن میوانخانەکە لە ڕاڕەوەکەدا دەنگیدایەوە. لەکوێی ستارە خانم؟ ژنە خێرا فرمێسکەکانی سڕی و هەستا. لێرەم قوربان، ئێستا دێم. لە کاتێکدا کە بەرەو دەرگاکە دەچووتی: لەیلا لەبیر بکەن، وایدا بنێن ئەو هەرگیز نەبووە. بەم جۆرە باشترە و پاشان دەرگای ژوورەکەی لە دوای خۆیەوە داخست. بتڵێکی شەو تێپەڕی بوو. یەشار و هاوڕێکانی چوونە سەر قەڕەوێڵە تا پشوو بدەن. ئیتر ئەوان کارێکیان لە شار نەبوو، دەبوو سبەی بگەڕێنەوە بۆ گوندەکە. دوای ماوەیەک هەموو وایان وان نووستون، بەڵام خەویان لێ نەکەوتبوو. ئەوان ئەو شەوەیان بە فکرێکی شێوا و پەرێشانەوە بە بەیانیەوە درو، هەر بۆیە بۆ سبەی هەرکە سواری پاسەکە بوون خەمیان لێکەوت. ئەوان لە خەونەکانیاندا تاپوتەکەی لەیلایان تا ئاواییەکەی بەشان هەڵگرت. کە گەیشتنە ئەوێ لە کونجێکی گۆڕستانەکەدا گۆڕێکیان بۆ لەیلا هەڵکەن تا خەیاڵی هەمووان ئاسوودە بکەن کە ئەو مردووە، بەڵام ئەو نەمردبوو. ژنی فەڕاشی میوانخانەکە کەسێک نەبوو جگە لە لەیلا و گەر ڕوخساری نەسوتابایە بێگومان یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی خوێنی ئەوی لەسەر پلیکانەی میوانخانەکە دەڕەشت. لەیلا نەمردبوو، ئەو شێوەیەکی گۆڕاو بوو لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی دی و حکایەتێک بوو سینە بە سینە دەگەڕا. پاشگێڕانەوە. من ناوم لەیلایە. لەیلا کچی ڕەجەبی ئاسنگەر. چاوەکانم دیاری دەریایە و قژم لە خەرمانی خۆر درەوکراوە. شەو لەدایک بووم و هەر بۆیە ناویان نام لەیلا. لەیلا ناوێکە، ناوێک بۆ ناونانی ڕەنج و ئەوین. من ناوی چکۆلەی هەموو ژنانی دنیام. سەرباری ئەمەیش هەرگیز نەبووم. خەڵکی ئاواییەک منیان بەخەو بینیوە. حکایەتی من
لەگوێ ئاگردان ڕۆنراوە لە شەو بەفرینەکانی زستاندا. حکایەتی من حکایەتی نامۆی مرۆڤە، دوورکەوتوو لە خۆی و وێڵ بە دوای خۆیدا. حکایەتی من کەس ناکاتە خەو، من چیرۆکێکی خەماویم هەیە کە لە کێویەکی زامدارم کە لە دەریادا دەمرێ و گوڵێکی سووری پشکوتوو لە خەونەکاندا کە با یاری پێدەکات. من گۆرانیەکی سەربڕاوم و کەوتوومەتە سەرزاران. ڕوونکردنەوەی دایەگەورە بەر لە مردنی. چیرۆکی لەیلا هەڵبەستراوە، درۆیەکی پەتیە. هەر کەسێکیش ڕایدەگەیەنێ ئەم چیرۆکە ڕاستەقینەیە درۆ دەکات. ڕاستیەکەی بووکەکەی من جەمیلە نەزۆک بوو، لەمەی کە منداڵی نەدەبوو ئازاری دەچەش. چۆن بیڵێم شێت بوو لەلایەکی تریشەوە منیش حەزم دەکرد نەوەیەکم هەبێت و بەدایە گەورە بانگم بکات. هەر بۆیە دانیشتم و ئەم چیرۆکەم هەڵبەست تا من و بووکەکەم کەمێک دەستکینمان دەست بکەوێت و ئەسڵەن سەرەتا بڕیار نەبوو چیرۆکەکە بەم شێوەیە لێبێت. لەیلای بێچارە ئاوارەی غوربەت بێت و سەرنجام ئاگر لە خۆی بەربدات. ئەم بابەتە هەموو خەڵکانی تر خستیان لەسەر چیرۆکە هەڵبەستراوەکەی من، ئەوانەی کە لە شەوانی ساردی زستاندا لە دەوری یەک گردەبوونەوە و بەزم دەگێڕن. چیرۆکێک کە من ڕۆم نابوو زۆر سادە بوو. لەیلا بۆ ئاو هێنان دەچوو بۆ سەرکانیەکە و ئیتر نەدەگەڕایەوە. ئێستا چ بەڵایەکم بەسەر دەهێنا بیرم نییە. بوەستە بزانم بیرم کەوتەوە. کاتێک لەیلا دەگەیشتە کانیەکە، پەریەکانی لە کاتی مەلەکردندا دەبینی و ئەوان بە خاتری ئەوەی ڕووداوی مەلەکردنەکەیان نەبێتە وێردی سەرزاران لەیلایان لەگەڵ خۆیان دەبێت. ئیتر شتێکم بە خەیاڵدا نایەت. من نەفرەت لە هەموو ئەوانە دەکەم لقوپۆپیان داوە بەم چیرۆکە. ئەوان ئابڕووی ماڵباتی ئێمەیان بەباداوە. ڕووداوگەلێکیان خستۆتە پاڵ لەیلا کە مرۆڤ شەرم لە گێڕانەوەی دەکات. منیش چاو لە هەڵەی ئەوان بپۆشم، خوددا چاوی لێ ناپۆشێت. ڕوونکردنەوەی باوکی لەیلا. دایکم ئەم چیرۆکەی هەڵبەستە بوو. سەرەتا ئەم چیرۆکە لە ماڵی خۆمان گێڕرایەوە تا تەسەلایەک بێت بۆ تەنیاییەکانی ژنەکەم. ئەو کەمێک نەخۆش بوو. ئێستا چۆن لە ماڵی ئێمەوە دزەی کردە دەرێ نازانم. ئێستا ئەم چیرۆکە درۆ بێت یا ڕاستەقینە ئیتر جیاوازی نییە. من بمەوێ یان نەمەوێ باوکی لەیلام و خەمی ئەو تەنانەت دوای مەرگیش پیرم دەکات. ئێوەش گریمانی ئەوە بکەن لەیلا هەبووە بەڵام نەک بم بەدناویە. گریمانەی بکە کچێکی نەجیب و سادەیە کە لە 16 ساڵیدا تووشی کۆلێرا بووە و مردووە. بەم جۆرە باشترە. ئەوسا ئیتر من ئەوەندە ئازار ناچێژم. زۆر سەختە باوکێک کچێکی بەدناو بێ، پشتی بنیادەم دەشکێنێ، مرۆڤ بچووک دەکاتەوە. دوای ئەمە هەوڵ بدەن چیرۆکی کچەکەم باش بگێڕنەوە. ئەو هەرچیەک بێت ئازیزی دڵی باوکێتی. من ئەوم خۆش دەوێ وەک چۆن ئێوە منداڵەکانتان خۆش دەوێ. دوای ئەمە تۆمەتی بۆ هەڵمەبەستن و ڕیسوای مەکەن. خۆ ئەو حەقی ئێوەی نییە. لێگەڕێن ئەو لە گۆرانی و ئاوەکاندا شیرین بێت. لێگەڕێن لە چیرۆکەکاندا ژیانێکی ئەفسانەیی هەبێت. بە منداڵەکانتان بڵێن لەیلای کچی ڕەجەب ڕۆژێک باڵی دەرکرد و فڕی و دواتر ڕەوانەی دەریاکانی بکەن. گەر ڕەحم بەویش ناکەن ڕەحم بە من بکەن کە باوکیم و هاودەڤەری ئێوە و لە بیرتان نەچێت من ڕەجەبی ئاسنگەرم، خزمەتکاری ئێوە لە گۆڕەپانی ئاوایی مەرجان. ئیتر قسەیەکم نییە. گۆرانیەک کە جەمیلە دەیڵێ. لەیلا دێت لە ئێوارەیەکی کتوپڕدا، لە ئێوارەیەکدا کە کەس بیری لێ ناکاتەوە. کچەکەم دێت بە تەوقەیەک لە مانگ لە پرچیدا و حەوشەی ماڵەکەمان ڕووناک دەکاتەوە و جلێکی لەبەردایە. هیچ فریشتەیەک نیەتی. دایە گەورە لە باوەشی دەگرێت. ڕەجەب لە خۆشییان نازانێتی بکات. منیش دوور لە چاوی ئەوان لە خۆشییان دەگریم و ئەستێرەکان دەبنە دڵۆپی فرمێسکم. لەیلای من چۆتە سەرکانی تا ئاو بۆ من بهێنێ. هەر جۆرێک بووە دەردەکەوێت. ئەو تەنیا درەنگ کەوتووە.
دیسان ئەم گۆرانی خوارەوە دەدەنە پاڵجەمیلە. فەلەک بۆر کۆنیا قیوب گۆزگۆنی حەیران قیوب گۆرمە میسیز لێلامی منی نیگەران قیوب. وەرگێڕانەکەی ڕۆژگار کڵاوەکەی خوار کردوتەوە سەر. ئاوێنە مات و حەیرانە. ئێوە لەیلای منتان نەدیوە؟ من نیگەرانم بۆی. خەڵکی ئاوایی مەرجان لەو باوەڕەدان هەندێک شەو دەنگی بولوود لە قوڵایی دەریاچەکەوە دەبیستن. من بولودم، کوڕە لاڵەکەی پورە سوغراو ئەو کوڕەی دەریاچەی ئاوایی بردی. چاوەکانم شینە و قژم زەردە، زەرد وەک هەتاوی نیوەڕۆ. من لە ئاوەکاندا دەژیم و ئاوەکان هێزی قسەکردنیان داومەتێ. ئێستا من دەتوانم قسان بکەم. چیرۆکی لەیلا ئەفسانە نییە، ڕاستەقینەیە. ڕاستەقینەیەکی ڕوونتر لە هەتا و شیرینتر لە دەریاچە. لەیلا هەبوو، من ئەوینداری بووم. من هاتبووم مرواری بۆ لەیلا ڕاو بکەم کە نقم بووم. ئاخر بڕیار بوو ئەو ببێتە بووک. من بڕیارمدا بوو بە دەستانی پڕ لە مرواریەوە بچمە زەماوەندەکەی. من ئەوم خۆش دەویست. تەنانەت گەر منیشی خۆش نەدەویست، ئەو زمانی قسەکردنی من بوو. گەر ئەو نەبوایە، ئێستا ناوی من لە چیرۆک و گۆرانیەکاندا نەبوو. من تاقە شاهیدی هەڵاتنی ئەو بووم لە ئاوایی و جگە لە من کەس ئەو پیاوە ناناسێ کە لەیلا لەگەڵی هەڵات. منیش هیچ لەو ڕووداوە ناڵێم تا چیرۆکەکە لە خەرمانەیەک لە تەمومشدا بمێنێ وەک ژیانی خودی من. قسەکانی کوێخا. چیرۆکی لەیلا ڕاستەقینە نییە، مەگەر ئەشێ من کوێخای ئەم ئاواییە بم و ئەم ڕووداوە لێرە ڕوو بدات. ئەم چیرۆکە خەڵکی گوندەکانی دەوروبەر دروستیان کردووە تا ڕێزی من کەم بکەنەوە. هەرچەند زۆر لە خۆم دەکەم، شتێک بە مێشکمدا نایە. تەنیا دەتوانم بڵێم ئاواییەکانی دەوروبەر هەمیشە لەگەڵ ئێمە ناسازگار بوون و چاویان پێشکەوتنەکانی ئێمە نابینێ. پێتان بڵێم ئەوان بە هەڵبەستنی ئەم چیرۆکە پلانگەلێکیان لەسەردان نەبووە کە نەیگیرێ. ئەوان دەیانویست بە جۆرێک ئاواییەکەی ئێمە بەبێ سەرەوبەرە پیشان بدەن، بەڵام نەیانتوانی. مەگەر ڕەجەب کچی هەیە تا بیەوێ لە ئاوایی هەڵبێت. دڵنیابن کە ئەگەر ئەم ڕووداوە لێرە دەقەوما و شۆفێرێکی ترێلا بە زۆر کچێکی لێرە دەبرد، خوێنیمان دەڕەشت. گومانتان نەبێ دوایی نەمان دەهێشت ئۆتۆمبێلێک لە جادەی خوارەوە تێپەڕێت. هەمووی قسە و قسەڵۆکە. باوەڕ نەکەن. ڕاستیەکەی لە ئاواییەکانی دەوروبەر قاوەخانە زۆرە و لەوێوە کە خەڵکی ئەم گوندانە کاروباریان ڕەونەقی نییە، لەم قاوەخانانەدا کۆ دەبنەوە و چیرۆک دەهۆننەوە. هەرچیەک بڵێ لە خەڵکانی بێکار دەوەشێتەوە. دڵنیابن ئەم چیرۆکە درۆیەکی پەتیە و ئەگەریش ڕاست بێت، بێگومان یا لە ئاوایی ژوورو ڕوویداوە یا لە ئاوایی خوارو. سەرتان نەئێشێنم کوێخای ئەم دوو گوندە بەو جۆرەی کە دەبێت کوێخانین. قسەکانی هاشمی سەرۆکی بنکە. ئەم ڕووداوە پەیوەستە بە ساڵانی پێشووە و بەداخەوە ڕاستە. من لەوەی کە نەمتوانی کارێک بکەم، هێشتا هەست بە شەرمەزاری دەکەم. زۆرێک لە خەڵکانی ئەم ئاواییە لە ڕێزیاندا کوێخا هەوڵ دەدەن بابەتەکە وەک ئەفسانەیەک پیشان بدەن. لە کاتێکدا کەوانیە خۆشیان دەزانن خەریکن درۆ دەکەن. بە بۆچوونی من دەبێت ڕاستیەکە قبول بکەین و وریابین تا ڕووداوی لەم چەشنە ڕوونەداتەوە. لە بنەماوە ناکرێ بە نکۆڵیکردن لە ڕاستیەک ئەو ڕاستیە لە ناوبەریت. هەڵبەتە ئەوەش بڵێم بەشێک لەم چیرۆکە ڕەنگە درۆ بێت، بەڵام بنەڕەتەکەی درۆ نییە. ئێمە لە ئەرشیفی بنکە راپۆرتی هەڵاتنی لەیلامان هەیە، لە نزیکەی 20 پەڕەیەک دەبێت. نازانم ڕەنگە 10 پەڕەیش. دوجار بێگومان بەڵگەیەکمان لەم بارەیەوە هەیە گەر فڕێیان نەدابێت. یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی نکۆڵی لە ڕووداوەکە دەکات. من نەچوومەتە خوازبێنی لەیلا و نە ئەوینداری بووم.
ژەن یارە گەڕۆکەکان پێی منیان بۆ ئەم ڕووداوە کردووە. چیرۆکی ئەوان ڕاوچیەکی کەم بوو، هەر بۆیە منیان تێکەڵی ئەم ڕووداوە کرد کە ناو و ناوبانگێکم هەیە و کوڕی محەممەدی ڕاوچیم. من چیمە لە عاشق؟ من هەر لەیلام لە نزیکەوە نەبینیوە و تا عاشقی بم. هەرچیەکی لەبارەی منەوە دەیگرنەوە درۆیە، باوەڕ نەکەن، ڕاستیەکەی من ناتوانم قبوڵی بکەم. ئەو ڕووداوە قەوما بێت. بایرام قسە ناکات. بایرامی کوڕی ئیلبای دارتاش کە یەکێک لە داواکارە پێداگرەکانی لەیلا بوو، هیچ قسەیەک لەم بارەیەوە ناکات و تەنیا کاتێک ناوی لەیلا دێت گریانێک ئەوکی دەگرێت و هەندێک جار دوور لە چاوی خەڵکانی تر دەگری. بایرام وەڵامێکی نەرێنی لە لەیلا بیست بوو. قسەی ئیبراهیم. سوێن بە پیر و پێغەمبەر، من ڕۆحم ئاگای لەم ڕووداوە نییە. ئێستا بۆچی نامەردی ئەم چیرۆکە منم نازانم. من تەنیا جارێک لە گوندی مەرجانەوە تێپەڕیم. پێم وانییە تێپەڕین بە ئاواییەکدا بەهەڵە لە قەڵم بدرێ. ئەم چیرۆکە بۆتە هۆی ئەوەی هاوسەرم لەگەڵم بکەوێتە ناکۆکیەوە. من چاو لە سوچی کەسانێک ناپۆشم کە ئەم چیرۆکەیان هەڵبەستووە. بۆچی کەسێک نییە بەم خەڵکە بڵێ ئاخر بێ مرۆتینە، من چ زیانێکم بە ئێوە گەیاندووە کە بەم جۆرە بەدناوم دەکەن؟ بە خودا ڕاز نییە. دیسان سوێن دەخۆم من لەیلام بەدبەخت نەکردووە. من هەر ئەو ناناسم تا بەدبەختی بکەم. بە خودا هەر کارێک بڵێ ئەشێ کردبێتم ئیلا ئەم دانەیە نەبێت. کایە وازمان لێ بهێنن. ڕوونکردنەوەی خاوەن قاوەخانەی ئاوایی. ڕەجەب بۆ ماوەی 3-4 مانگ هەموو ڕۆژێک سەری لە قاوەخانەکە دەدا تا بزانێ نامەیەکی ئەوان گەیشتووەیان نا، واتە ڕەجەب شێت بوو. ئەمەش کاری نەکردەیە. من خۆم لەیلام لە نزیکەوە نەبینی بوو، بەڵام ژنەکەم بینی بوو. ئەمەی دەیڵێن ئەم چیرۆکە هەڵبەستراوە. شایانی قبولکردن نییە. ساڵانێک لەم قاوەخانەیە قسە لەبارەی لەیلا و کابرای غەریبەوە هەبوو. چۆن ئەشێ خەڵکی لەبارەی کەسێک یا شتێکەوە کە بوونی نییە ئەم هەموو قسەیە بکەن. من پێم وایە ئەو کەسانەی نکۆڵی لەم بابەتە دەکەن تەنیا دەیانەوێ پارێزگاری لە ئابڕوو بکەن، گەرنا بەڵگەیەک نییە کە لەیلا بوونی نەبێت. لەیلا هەبوو، وەک کچەکەی من، وەک کچی کوێخاو، وەک کچانی تری ئاوایی. ئیلبای دارتاش بەداخە. ڕەجەب هەڵەی کرد گەر ڕێگەی دەدا دەستی لەیلا بخەمە دەستی بایرامەوە. ڕەنگە ئەم ڕووداوە نەقەومایە، هەم کچەکەی خۆی بەدبەخت نەدەبوو، هەم کوڕەکەی من. خۆ ڕیکۆردەکەی تۆ هەڵە نەکراوە، ناقوربان. بەڵێ خەریک بووم قسەم دەکرد. ئەو بە هەڵەیەک کە کردی ڕیشەی 2 خێزانی سووتان. سەیری بایرامی کوڕم بکە، ئاگای لە خۆی نەماوە، وەک دەست لێوەشاوەکان. وەڵڵا نازانم چ بڵێم. ڕەنگی شەچارە نووسی ئێمەیان بەم جۆرە نووسی بێت، جوزانم. هەندێک دەڵێن لەیلا بوونی نەبووە، بۆ چوونی تۆ چییە؟ ڕەنگە هەندێک زۆر قسە بکەن، وانییە قوربان، ئەوان درۆ دەکەن. لەیلا هەبوو، ئەم چیرۆکە ڕاستەقینەیە. قسەکانی ئەو ژنەی نەیویست ناوی ئاشکرا بکرێت. دایکی من و دایکی لەیلا هاوڕێ بوون. دەکرێ بە شێوەیەک بڵێ ڕازداری بوو. هەر بۆیە هەموو ڕووداوەکەی دەزانی و هەمووی بۆ منی گێڕاوەتەوە. ئەو دەیوت لەیلا بە پێی خۆی هەڵنەهاتووە، بەڵکو دزیویانە و دوای دەست درێژی کردنەسەری کوشتویان و کارەکەیش کاری قاچاقچیانی چەک و چۆڵ بووە، نەک شۆفێرانی تڕێدا. گەر تۆ لە کانیەکەی ئاواییەوە بەرەولای باکوور بەڕێبکەویت، دوای نیو کاتژمێر ڕێگە ببڕیت، ڕێگەکەت بەرەو خۆر ئاوا خوار بکەیتەوە، نیو کاتژمێری تریش ڕێگە ببڕیت، دەگەیتە کۆڕەکەی لەیلا. ئەویان لەوێ لەژێر شۆڕەبیەکی کۆنە ساڵ داناشتووە. ڕەجەبی باوکیشی لەوێ بوو کە دڵی وەستا. گێڕانەوەی بەدبێژی ئاوایی. ڕەجەب کاتێک مرد، تاقە کەسێک کە بە بانسەریەوە بوو من بووم. ئەو داوای لە من کرد باش چیرۆکی لەیلا بگێڕمەوە و دیسان داوای کرد من خەرجی جەمیلە بدەم. نەمتوانی داوای دووەمی بەجێبێنم، واتە نەکرا.
جەمیلەیش هەفتەیەک دوای مردنی مێردەکەی تەمەنی خۆی دا بە ئێوە، بەڵام تا گیانم مابێ باش چیرۆکی لەیلا دەگێڕمەوە. بەو جۆرەی ڕۆحی ئەو خوا لێخۆش بووە شاد بێت. ئەو حەزی دەکرد لەیلا بەدناو نەکەین، لەبەر ئەوەی بەدناو نەبوو ئەو حەزی دەکرد لەیلا لە کافێکان کار نەکات، چونکە کاری نەدەکرد و لەگەڵ کابرای غەریبەدا هاوسەرگیری کردبوو. ئەو حەزی نەدەکرد لەیلا خۆی بسووتێنێ، لەبەر ئەوەی خۆی نەسووتاندبوو. هێی خەڵکی سادەی ئاوایی، وەرن باڵ بۆ لەیلا دروست بکەین، دوو باڵی پتە و بەهێز لە کەتان و خوری و داری گوێز. ئەو لە چیرۆکەکاندا بفڕێنین بە جۆرێک دەستی هیچ ئەغیارێکی نەگاتێ. یاداشتی نووسەر. ئەم چیرۆکە خەیاڵیە و هەر جۆرە وێکچوونێک لە نێوان کەسێتیەکانی چیرۆکەکە و کەسێتی ڕاستەقینەدا ڕێکەوتا. هەڵبەت ئەوەیش بڵێم هەندێک کات هەست دەکەم ئەم چیرۆکە ڕوویداوە. بۆچوونی ئێوە چییە؟ کۆتایی. کتێبی دەنگی غەزەلنووس